طبعا پێش ئەوەی ئەمن دەست پێ بکەم ئەمە وەکو لێرە پرزێنتەرین زۆر جاران لە کۆتاییەکەی کە مناقەشە دەکردرێت دەربارەی ئەو بابەتەی هەندێک کەس هەیە با بڵێن وا تێدەگا کە ئەنەما ئەمن وەکو ڕێکلامێک لە بۆ ئیشەکەی دەکەم نەخێر ئەمە پرزێنتەرین وەکو ڕێی خۆمان لە لایەکدا دەنین و بابەتەی کە هەشە کە پێشکەشی دەکەین لە لایەکی دیکەی دادنێن بەڵام ئەوەی کە هەدەفی منە ئینشاءڵڵا کە دەبینم ئەو شۆکە نزیکەی 300 کەس لەو سیمینارە بەشدارە بتوانم شتێکی وا بکەم کە هەمووتان سوودی لێ ببینن لەو ماوەی کە سەعاتەکە بەخۆی سەعات و نیوەکدانرایە ئینشاءڵڵا من لە سەعاتێکی تەواوی دەکەم باقیەکەی دیکەی ئەگەر هەر کەسێک پرسیارە گیان ڕوونکردنەوە چێبیان شتێکی دیکەمان فێر بکە ئەمە مەمنونی دەبین. یەکەم شت کە من دەست پێ دەکەم بەوەی دەست پێ دەکەم کە جوانترین کۆت یعنی وتە دەربارەی AI کە ئێستا یعنی هەموو بەشێکی داگیر کردیە بەڵام ئەوەی کە هەیە دەڵێتن ژیری دەستکرد جێگەی مرۆڤ ناگرتەوە ئەوەی گومانی تێدا نییە بەڵام ئەو کەسانەی کە ژیری دەستکرد بەکاردەهێنن جێگەی ئەو کەسانە دەگرنەوە کەوا ژیری دەستکرد بەکار ناینن. طبعا ئەو قسەیە لەلایەن هیکەکەەوە کردرایە کە پێشتر سەرۆکی دەستەی جێبەجێکاری IBM بووە واتە دنیا هەمووی بەرەو ئیتیزاهی دەڕوا کە لە هەموو شتێکی AI بەکاربهێنرێ توێژینەوەی زانستیش بابەتەکە لەو بابەتانەی کەوا AI خۆی خزاندیتە ناوێ و لە هیچ شتێکی نمایە با بڵێن تووڵەکی لە بۆ دانەندرابی ئەمن ئەو شۆکە بە کورتی قۆناغ بە قۆناغی ئەنجامدانی توێژینەوەی زانستی باز دەکەم لەگەر هەر قۆناغێکیش AI تۆڵەکی لە بۆ دروست کردرایە ئینشاءڵڵا ئەمن باسی دەکەم بەڵام ئەوەی کە لێرە گرینگە ئەوەیە لە کۆتاییەکەی بگەینە ئەو دەرئەنجامەی چکە ئەمە هەوا فێربووینە لە پێداگۆجی هیچ شتێکی ناکەین بەبێ ئاوتکەم لە کۆتاییەکەی بگەینە ئەو دەرئەنجامەی کە زۆر ڕوڕیە هەر یەکێک لە جێی خۆی هەوڵی ئەوەی بدەکا کە ئەمەی کوردی شتوانامان هەیە دەتوانین شتی وا دروست بکەین یعنی ئەوەندە قورس نییە لە بۆمە لۆ ئەمە ڕۆڵمان نەبی لەو بابەتانە با من لە سەرەتاوە باسکەم ئینشاءڵڵا جە دواتر بەرەبەرە دەڕۆمە ناوی پێشەوەی ئەمە دەست پێ بکەین ئەمە دەزانین مادەم باسی توێژینەوەی زانستی دەکەین توێژینەوەی زانستی واتە زانکۆ ئەمە ئاگدارین کە زانکۆ هەتا ئێستا 5 قۆناغی تێپەڕاندیە پێ جیلی تێپەڕاندیە ئێستاکە لە جیلی پێنجەمی زانکۆیەکانین جیلی پێنجەم کە پێ دەگوترێ AI جەنەرێشن لە ساڵی 2022ەوە وەکو لێرە لە تاریخەکەش لە بۆتانم نووسیە لە 30 نۆڤێمبەر واتە لە 30/11/2022 کە OpenAI ChatGPT 3.5 ڕاگەیاند لەو کاتی ڕاپێ دەگوترێت AI جەنەرێشن زانکۆش هەر هەمووی بەرەو ئەو تەوەجهەی دەڕواکەکو AI با بڵێن ئینتگریت کا لە بۆ ناو هەموو بەشێکی زانکۆی کە من ئەو ڕۆکە باسی دەکەم کەواتە ئەتو ناتوانانی ئێستا کە ئەمە گەشتینە جەنەرێشنی AI گەشتینە جیلی AI زانکۆیەکان ئەمە نەزانین ئایا زانکۆ چی دەبێت ئایا زانکۆ بەرەوچی ئیتیزاهاک ببین لە ڕووی AIەوە لۆیە من خوتوە بە خوتوە لۆتان باز دەکەم وەکو ئەوەی کە ئەمە لە زانکۆش بین ئەمە دەزانین مامۆستای زانکۆ کە لەو کاتەی ئێستاە کە پێ دەگوترێت با بڵێن جیلی AI مامۆستای زانکۆش بەشەکە تێیدا کە من دایمەن ئەو قسەیم کردیە سیفەتی مامۆستای زانکۆی باش ئەو کەسەیە کە بە بەردەوامی خۆی ئەبدێت دەکاتەوە ئەمە دەزانی مامۆستا چەند تاسکەکی هەیە چەند پیشەکی هەیە لە ناو زانکۆ بەڵام یەک لە پیشە سەرەکیەکانی بریتیە لە ئەنجامدانی توێژینەوە واتە ئەگەر توێژینەوە ئەنجام دە مامۆستا دەبتێت توێژەرێکی زۆر باش لۆی ببتە توێژەرێکی زۆر باش دەبی توێژینەوەکانیشی کوالیتیان بەرزبی مامۆستایان توێژینەوەی کوالیتی بەرز کە توێژەر دەیکات پێویستە چەند سیفەتێکی تێدابی کە ئەمن هەموو شوێنێک ئەو قسانەم کردیە لەوانەیە ئەوانەیە کە لێرە بەشدارن و لە پێداگۆجی پێشتر لەگەڵماندابوونا بزانن ئەمە دەڵم 3 سیفەتی سەرەکی هەیە لە بۆ ئەوەی هەر کەسە کە ببتە توێژەرێکی باش یەک لەو سیفەتە سەرەکیانەی کە هەیە بریتێ لە کارکردن بە تیم دومینیان بریتە لە کۆلابریشن و سێمینیشان بریتێ لەوەی کە پارە پەیدا بکە ئەوجا من هەر لە سەرەتاوە بەوەی دەست پێ دەکەم کەوا چۆن ئەمە بتوانین سوود لە AI ببینین لۆی ببینێت توێژەرێکی باش لۆی ئەو کەسانە ببینینەوە کە لە بواری خۆمان توێژینەوەی دەکەن کۆلابریشنیان لەگەر بکەین لۆی ئەو کەسانە ببینینەوە هەتا بتوانین لە ڕێگەی وانەوە ئەمە تیمۆرگ دروست بکەین
طبعا یەکەم با بڵێن ئەپلیکیشن کە ئەم دەمێ ئەو شۆکە پێتان پیشاندەم ئەپلیکیشنەکە لە بۆ ئەوەی ئەمە بتوانین هەم تیمۆرە بکەین هەم کۆلابرێشنیش بکەین کە ئەو ئەپلیکیشنی کە ئێستا من لە بۆتان باز دەکەم بریتە لە گەورەترین ئەپلیکیشنی چینیەکان دروستیان کردێ لە بۆ بواری توێژینەوە کە ئەویش بریتە لە بۆهریەم زۆر بەداخەوە بۆهریەم ئێستاکە هەر مامۆستایکی بەڕێز کە دەوێت هەر بەشداربوویەکی بەڕێز بە ئەوا بڵێن هەر بەشداربۆکی بەڕێز کە دەیەوێت دەتوانی لەگەر من با بڵێن ئیشەکان بکە یان ئەمن لینکەکانتان لۆدادەنم لە چات لۆی سوودی لێ ببینن بۆریەم زۆر بەداخەوە بۆریەم لەبەرەوەی چینەکان دەیکەن ڕێگە نادەن ئەوها بکردرێتەوە دەبی ئیلا VPN لە بۆ بەکاربیینی طبعا من VPNەکەم بەکارهێنە لە بۆی هەتاوەکو بتوانین بیکەینەوە وەکو گوتم دووبارە هەموو شتەکان ئەمە لە چات دادنین لە بۆهریەم نزیکەی 20 ملیۆن توێژەر لێرە لە ناو بۆهریەم هەیە زۆر بە ئاسانی ئەتوو دەتوانین لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە هەموو با بڵێن ئەو کەسانە ببینیەوە کە لە بواری خۆت ئیش دەکەن لۆیە ئەمن یعنی ڕکمند دەکەم هەموو مامۆستایەکی بەڕێز بڕواتە ناو بۆهریەم ببینتەوە بزانین چێ لە بواری ئیش دەکە VPNەکەی کە بەکاری دێنم لەوانەیە زۆربەتان ئەنگۆ لە بواری VPN بزانن VPNەکەی ناوی لیفە دەتوانانی ئەوی بەکاربیینی لە هەر هەمووی ئاسانترە ئەو VPNە ئێستا ئەوە یەکەم ئەپلیکیشنە کە لە بۆ دۆزینەوەی ئەو کەسانە بەکاردەهێنرێت کە لە بواری مە ئیش دەکەن وەکو گوتم لێرە نزیکەی 20 ملیۆن کەسی تێدایە لێرە ئەگەلێتان دیاربی لە ناو بەشی سکۆلەرز وەتە لە ناو بەشی سکۆلەرز کە دەچێ وێندەر ئێستا پێ دەرێ 20 ملیۆن کەسمان هەیە هەر کەسێک لە بواری خۆی لە چ بوارێک ئیش دەکەی بۆ نمونە ئەگەر یەکێک لە بواری مێژوو ئیش دەکا بەس بنووسی هیستری ئێستا کە چەند کەس لە دنیاە لە بواری مێژوو ئیش دەکا بە تەسەلسول لە باشترین توێژەر دەیداتێ هەر هەموو ئەو کەسانەی دەداتێت کە لە بواری مێژوو ئیش دەکەن ڕاستێکەکەی ئەمن زۆر سوودم لەو ئایا بینیە لە بۆ ئەو کەسانەی کەوا لە بواری من ئیش دەکەن بۆ نمونە ئێستا یەکەم کەس لە دنیاە کە لە بواری توێژینەوەی مێژووی ئیش دەکا ئەوەیە ڕۆبێرت کۆستانزا هەتاوەکو ئێستا 421 توێژینەوەی هەیە نزیکەی 1990,000 زیاترەوە دەکات 1990,000 سایتیشنی هەیە زۆر بە ئاسانی تو دەتوانانی کۆنتاکتی لەگەر بکەی ئەو کەسانێکی هیچ لەگە دەکەن ئەوان ببینەوە کەواتە وەکو مامۆستایەکی وەکو توێژەرەك وەکو هەر کەسێک حەزی لێ توێژینەوەی بکە ڕێگەی یەکەم لە بۆ ئەوەی کە توێژینەوەی بکە پێویستە تیمۆرگ بکە و هەروە ئەو کەسانە ببینتەوە کە لە بواری ئیش دەکەن جگە لەوەش ئەمە ئەپلیکیشنەکمان هەیە پێ دەگوترێت ئەو ئەپلیکیشنە پێ دەگوترێن نیفتی طبعا ئەوی شەر بە AI ئیش دەکە دێ کارەکانت لە بۆ ڕێک دەخا پاش ئەوەی تو مەجموعە توێژەرێکی دەهێنی پێکەوە دەتانەوێت پلانێکدانن و توێژینەوە بکەن یان هە پرۆژەکی دیکەتان هەبی غێری توێژینەوەی باشترین ئەپلیکیشن کە بە AI ئیش دەکا بریتێ لە نیفتی طبعا زۆر بەنامەی بەسوودە لە مۆبایلی شەیە دەتوانانی مۆبایلەکەی خۆت دکتۆر بۆرە قەتعەت دەکەم بە چەندێک دەڵێن شاشەکە دیارنی هەرچەند لە لای من دیارە بەس کادەیەکەی عملی و دەیگۆڕیەوە تۆ زەگاگەدار بە لە کاتی شێرکردنەکەی ئێستا لەسەر ئەو سلایدەیە کە نیفتی و تیموەرک و ئەوانەی تێدایە نەک ئەوەی عملی تاوا دکتۆر باش لەسەر ڕۆبەرت کۆستانزایە تاوا دکتۆر جان ئەوە وەکو گوتم لێرە لە ناو ئەوەی لێرە بەشێکمان هەیە بە ناوی سکۆلەرز دەچین ناو سکۆلەرز لەوێ دەتوانی بگەڕێ هەر کەسەکت کە دەوێ بگەڕێ بە هەر ناو نیشانێکی کە دەتەوێ حتا کوردەکانیش تێدا یعنی زانکۆ کوردیەکانیش تێدایە چکە بەڕاستی 20 ملیۆن کەس یعنی ژمارەکە یەکجار زۆرە لۆیە تو دەتوانی لێرە لەو ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوەی ببینیەوە وەکو گوتم ئەپلیکیشنی دووەم بریتێ لە نیفتی ئەپلیکیشنێکی زۆر باشە لە بۆ ڕێخستنی کاروبارەکانی تیمۆرک و کۆلابرێشنە بۆ نمونە دە کەس پێکەوە پرۆژێکیان هەیە دەیانەوێت توێژینەوە چی بکەن زۆر بە ئاسانی نیفتی پێ دەڵێتن دەڵێ کاکەجان یاڵە هەر یەکەوت تاسکێکیان بدێ و پێویستە لە ماوەی چەند تەواوی بکەن ئەو ڕۆژانە هەر هەمویان ئاگادار دەکاتەوە ئەو ئەندامەی ئەو تیمەی گەیشتە ئێرە و کە ئەندامەی ئەو تیمە گەیشتە ئێرە کەواتە لە سەرەتادا لە بۆ ئەوەی ئەمە ببینە کەسێک توێژەرێکی باش دووبارەی دەکەمەوە پێویستە ئەمە
صفەتی ڕئیسی هەیە ئەو سێ صفەتە ڕئیسیە طبعا هەمیش ئەیە ئەوەی کا من زۆر جاران باسی دەکەم بەڕاستی ئێستا ئەمە ئەوە پێشنیاری منە ینی دەرم حەقوایە وەزارەت لە ناو پاش پرۆژێکی زۆر گەورەی فەند ڕابگەیێنی الحەمدولله ئێستا پاش ماوەکی زۆر لەوەی کە لە چەندین دەستگا و لە چەندین ئەکادیمیاوی وەکو مێگەمایند ئەوانە ژمارەی یەکجار زۆر سیمینار و پێداگۆجی ئەوە چەندین کۆرسە لە هەموو زانکۆیەکان بڕوە خەڵکەکی باش فێرە توێژینەوە بووە کەلچەرێک تا حەدێک دروست بووە ناو زانکۆیەکان کۆکو توێژینەوە بکردرێ ئێستا کێشە گەورەکەمان ئەمە لە فەندینگە طبعا ئەمە فەندینگی چەندین ئای تۆڵمان هەیە بۆ نمونێ ئێستا ئەو ستریم لاینەمان هەیە ئەو ستریم لاینە فەندینگ توڵێکی زۆر بەقووەتە بەڵام بەداخەوە بە پارەیە تقریبان زۆربەی هەرە زۆری ئەو ئای تۆڵانەی کە هەیە بە پارەیە بۆ نمونێ ئێستا ئەو ستریم لاینە کە پێی دەگوترە فەندفت ئەتوو بواری ئیشکردنی خۆتی بوو بدێ ئەو پێ دەڵێ چەند فەندینگ ئێجنسی هەیە چەند کۆمپانیا و حکوومەت و دەستگا هەنا کە پارەی دەدەن لەو بوارەی هەموو لۆ دەبینەوە لە مەرحەلەی یەکەم مەرحەلەی دووەم پرۆپۆزەڵەکەش لۆ دەنووسەوە یعنی قۆناغ بە قۆناغ لەگەر دەڕاتە پارەکەی وەرەگرێت یعنی شتەکان هەمووی ئاسان بۆ لە ڕێگەی AI ئەوە بە نسبەتی بواری توێژەری خۆمان بە نسبەتی بواری بڵاوکردنەوە ئەمە دەزانین ئەمە لە بواری بڵاوکردنەوە یەکەم شت کە هەمانە گۆڤارەکانە ئێستا هەموو شتێک لە دنیای با بڵێن توێژینەوە گۆڕایە یەکەم گۆڤار کە لە ئێستا 100% بە AI ئیش دەکا گۆڤارەکە ناوی کیۆزە ئەو گۆڤارە دەستەی نووسەران و سەرنووسەر و ئۆشتانەی نییە هەر کەسە کە توێژینەوەی دەنێری ئەو توێژینەوە ئۆتۆماتیکی بە AI چێک دەکردرێتەوە ئایا توێژینەوەکە توێژینەوەیە بەڕاستی ئایا توێژینەوەکە هەموو مواصفاتێکی توێژینەوەی تێدایە ئەگەر ئەو شتانە پاس بوو هەر بە خۆی چێکی دەکاتەوە ئۆتۆماتیکی هەر بە AI دەچی دەگەڕێت چەند کەس لەو بوارەی توێژینەوەی بڵاو کردیتەوە هەمویان لۆ دەنێری ئینڤیتێشنیان لۆ دەنێری چەند ئینڤیتێشنەکان گەیشتە دەستیان هەمووی پێ دەڵێ و پاشان وەڵامەکانی شاتەوە هەر هەمووی بە توێژەرەکان دەڵێ ئەو بەبێ ئەوەی کەس هەبی کەواتە لۆیەتەوە قەع دەکردرێ یعنی چۆن ئێستا خەڵق قسەی لەسەر زۆر بابەت دەکا دەرێ لە AI ئیدی ئەو شتە با بڵێن ڕۆی مۆدێلێکی نوێ هات دنیایەکی دیکە هات عەسڕێکی تازە هات ئەوە تەسەوڕ دەکردرێ ئێستا لە بواری توێژینەوە شەر ئەو هابی کەواتە یەکەم گۆڤار لەو بوارەی گۆڤاری کیۆزە کە فولی AIە اینجا دێینە سەر داتابێزەکان ئەمە دەزانین داتابێز بریتە لە کۆکراوی ژمارەیەکی یەکجار زۆر لە توێژینەوە کە لەلایەن ژمارەیە گۆڤارەوە بڵاو دەکردرێتەوە لە یەک شوێندا دەندرێن پێی دەگوترێت داتابێز بە شێوەیەکی سەرەکی ئەمە سێ داتابێزی سەرەکیمان هەیە بەڵام گرنگترینەکانیان بریتینە لە سکۆپەس و هەروە وێب ئۆف ساینس ئەوجا من باسی ئەوانە ناکەم چکە متاکیدم زۆربەتان ئەوانەتان لەلا ئاشنایە چکە بەشێکی باش لەوانەیە کە تەماشام کرد لە پێداگۆجی لەگەڵماندا بوون ئەمە دوو داتابێزی سەرەکیمان هەیە لە هەر گۆڤارێک توانی بڕاتە ناو ئەوانە کەواتە ئەو گۆڤارانە بە کوالیتینە بەڵام ئەوەی کە سەیرە هەردووک لەو دوو داتابێزە ئێستا AIیان دروست کردیە سکۆپەس AI دروست کردیە کلاریڤێتیش شتێکی دروست کردیە بە ناوی وێب ئۆف ساینس ریسەرچ ئەسیستەنت طبعا ئێستا ئەمن لەبەرەوەی ئەکاونتێکی سکۆپەسم هەیە ئێستا لێرە با بڵێن ئەوە سکۆپەس AIە کە ئەمن بەکاری دەینم چ دەکات و هەر بابەتێکی دەدرێە یەکسەر پێ دەرێ لە ناو ئەو داتابێزی سکۆپەس چەند توێژینەوە لەو بوارەی بڵاو کردرایتەوە هەموو لۆ دەکاتەوە توێژینەوەکی دیکە لێرە زۆر جاران ئەو مامۆستایان تاکیدم دوایە گلەی دەکەن دەڵێن ئەدی ڕۆڵی مەچیە ئەوانە پرسیارەکە لە منی مەکەن ئەوانە پرسیارەکە لەو کەسانەی بکەن کە ئایان هینا و ئەو تووڵانەیان دروست کرد و دنیا گەیشتە ئەو ئاستەی کە ئێستا هەیە کە هەموو شتێک لە عالم ئێستا هەمووی ڕەبتکردرایە لەگەر AI کەواتە ئێستا ئەو داتابێزە ئۆتۆماتیکی بەخۆی شتێکی تێدایە بە ناوی سکۆپەس AI بۆ نمونە ئێستا من با بڵێن لەسەر شتێک ئیش دەکەم کە پەیوەندی بە کوردستانەوە هەبی بۆ نمونە دەنووسم کوردستان هیستری ئان جوگرافی بزانین جوگرافیا و مێژووی کوردستان چی ئیشێکی لەسەر کردرایە ئێستا ئۆتۆماتیکی بە خۆی دێ دەست بە توێژینەوەکەی دەکات دەست بە نووسینی ئەوکەی دەکات ئێستا دەنووسەوە هەموو لۆ دەنووسەوە طبعا ئەو سەرچاوانەی کە لێرەش دەیهینی ئەو سەرچاوانە ئۆتۆماتیکی بەس لە ناو ئەوەی وەری دەگری
بەس لە ناو توێژینەوەکانی کە لە سکۆپەس بڵاو کردرێنەوە. بە هەمان شێوازیش لە بۆ وێب ئۆف ساینس یان کلاریڤێت بە هەمان شت طبعا تو چت دەوێت لە بۆ دەکا بتەوێت بیکێ وێنە لە بۆ دەکا هەر شتێکەوە ئەتو حەزت لێیە هەر هەموو لە بۆ دەکا ئەوە هەر لە ناو سکۆپەس طبعا تەنها لە بۆ ئەوی بەکاری ناینی لە بۆ زانیاریتان پێشتر ساڵانە چێکی ئەو گۆڤارانە دەکردرایەوە کە لە سکۆپەس بوون ئێستاکە هەر لە ڕێگەی ئەو تووڵەوە لە ڕێگەی ئەو تووڵەوە دێت دەکا ئەو تەمامۆستایان ئێستا ئەوە لۆی دابش کردین کوردستان لە ڕووی سیاسی و جوغرافی و هیستریەوە چەند توێژینەوەیە هەمووت پێ دەڵێ پێشتر گۆڤارەکانی ناو سکۆپە ساڵانە چێک دەکردراوە لەلایەن مرۆڤەکانەوە ئەویان هەبوو مۆزەفیان هەبوو ئێستا ئەو سکۆپەس ئایە چێک دەکاتەوە بە مستەمەڕی یعنی بەبێ ڕاوەستان بەس ئەو ساڵەکە لە عێراق چار گۆڤاریان لە سکۆپەس دەرکردلۆ لەبەر ئەوەی بە پێوەرەکانی کە پێشتر پێیان گۆترا بوو بە پێوەی ئەو نەڕۆیشتن سکۆپەس ئای ناسینیەوە هەمووی دەرکردن ئەوە لە ناو با بڵێن ئەو دوو دەستگای کە هەمانە ئەو دوو داتابێزەی کە هەمانە چەندی پەبلشەری گەورەمان هەیە چەندین دەستگای چاپ و بڵاوکردنەوەی گەورەمان هەیە وەکو ئەو دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کە لێرە دەبینی ئەوە با بڵێن پۆلیسی بەکارهێنانی ئایە لەلایەن هەموو ئەو دەستگایانەوە ئەمە دواتر پێتان دەرێم پۆلیسەکان چییە لە بۆ چ بەکارنایە بەڵام بە کورتەکەی دووشتیان ڕێ پێ نەدراوە لەلایەن هەمویانەوە دواتر ئینشاڵڵا ئەوەش تاکید یعنی با بڵێن پرزنتێشنەکە دەگاتە دەستان یەکەمینیان مافت نییە داتای پێ دروستکەی واتە مافت نییە داتای بە ئای دروستکەی ئەوە بریتە لە ڕێنماییەکانی ئەو دەستگا گەورانە و هەروەها ئەو داتا بێزانە دووەمینیان پاش ئەوەی کە مافت نییە داتای پێ دروستکەی دەبی بیسەلمێنەکە داتایەکە بە خۆت چووی ئیشت کردی و داتات بەدەستهێنایە دووەمینیان ئەتوو بە ئیشێک مافت نییە کاتە کە توێژنەوە دەکەی ئەوانە بکەیە کۆ ئۆثەر واتە بیان کەیە توێژەرێکی کارا لەگەر توچکە ئەوانە توولی ئای ناتوانانی بەکاریان بینی ئەوە ئای پۆلیسیەکانی هەموو پەبلشەرەکانن بە کورتی دوایش لە خۆتان دەبینەوە کەواتە یەکەم جار هەرێکێک بێوێت ببتە توێژەر باسی ئای تووڵەکمان کرد وەکو بۆریەم دواتر ئەگەر بتەوێت گۆڤارەکان و داتابێزەکان بزانی چیە باسمان کرد ئێستا دەینە سەر چۆنیەتی نووسینی توێژینەوە پێشتر لای بەشێکی باشتان ئاشنابووینە هەمە لەم باسکردینە توێژینەوە لە سێ مەرحەلە پێدێ مەرحەلەک پێش ئامادەکردن مەرحەلەک کاتی ئامادەکردنی توێژینەوە مەرحەلەک لە کاتی بڵاوکردنەوە پێش ئامادەکردنەکە چەند تووڵەکمان هەیە کە ئێستا ئەمە لێرە کورتی دەکەمەوە چ بکەین یەکەمی شت کە ئەمە هێشتا دەستمان بە نووسینی توێژینەوە نەکردیە ئەمە بڕیارماندایە توێژینەوە چی بکەین پێش ئەوی دەست بە توێژینەوەی بکەین دە چەند شتەکەیە پێویستە ئەمە بیکەین یەکەم پێویست ئەمە کێشە چی ببینینەوە گاپە چی ببینینەوە طبعا ئەوە میمترین قسەیە کە ئەتو گاپە دیتەوە کێشە دیتەوە بە تایبەتی کە ئەمن پێشنیار دەکەم تکاتان لێ دەکەم هەر کاتێک توێژینەوەتان کردە گاپتان دیتەوە با گاپەکە هی کۆمەڵگەی کوردی و هی کوردستان بی یعنی ئەو توێژینەوەنە بە قۆتە کە توێژینەوەکان مشکلەی کوردستان بن لە کاتی دیتنەوەی توێژینەوە گاپ پێویست ئەمە توێژینەوە بخوێنینەوە بە تایبەتی ئەمە چار داتابێزی سەرەکیمان هەیە لە بۆ خوێندنەوەی توێژینەوە لۆی بزانیت چ گاپەکە هەیە ئایا کێشەکان لە چێن دەرهەیە طبعا هەرێکێک لەوانە داتابێزانە ئەوانە تەنها ئەو توێژینەوانەی تێدا کە گۆڤارەکانیان یان لە سکۆپەسن یان لە وێب ئۆف ساینسن واتە گۆڤارەکانیان سکۆپەسیان ئیمپاکت فاکتەری هەیە چکە لە غەیری ئەوانە بۆ نمونە خەڵکانەکە لە گوگل سکۆلەر بەداخەوە یعنی ئەوەی کە من دەبینم تا ئێستا خەڵکەیە لە گوگل سکۆلەر بەحسی وەردەگری یان لە ڕیسەرچگەت بەحسی وەردەگری بەڵام ئەمە دەزانین ئەو داتابێزانە فلتەری هەیە لەو فلتەرانە بەحسەکان وەردەگری ئەوەی کە کێشەیە لێرە وەقتەکی زۆری دەوێت ئەتو دانیشی بڕۆی هەم بەحسەی بخینیەوە ئایا ئەو بەحسانە چیانێ لۆ من گونجاوە یان نەگونجاوە بەڵام دووبارە ئەمە دەینەوە سەر ئەوەی ئایمان هەیە بە قوترین ئای طبعا ئەمە دوو ئای گەورەمان هەیە کە لەو بوارەی ئیش دەکەن بەڵام بە قوترین ئای کە هەتا ئێستا زۆرترین یوزەری هەبێ لە بۆ دیتنەوەی گاپ ناوی ئانسەر دسە ئانسەر دس یەکەکە لەو ئای تۆڵانە کە گاپمان لۆ دەبینەوە دووبارە بە ئەمن وەکو دەڵێ لینکەکەیتان لۆدانم لەوەی ئیسفادەی لێ بکەن یعنی ئەمە وەکو گلەیوە ناڵێن بەڵام وەکو پێشنیار وە دەرێن
لە وڵاتی ماشتێک زۆر باوە کاتە کە یەکێک فکرێکی هەیە دەرێ وەرە با ئەو فکرەی ئیشی لەسەر بکەین بەس بەبێ ئەوەی بە کەس برین لەوەی فکرەکەمان کەشف نەبی بەخۆی ئەسڵان توێژینەوە لە ئەوەیە کە ئەتوو بە خەڵکی دیکە برێ کاکە گیان وەرە با پێکەوە توێژینەوەی بکەین ئەمن ئەو فکرێمێت چەند کەسی دیکەش دەناسی با ئەوانش لە بۆ خۆمان ئەوە بکەین ئێستا لێرە ئەوە هەرچی فکرە هەیە هەمووت پێ دەڵێ بە بەلاش ئێستا ئەمە دەچینە ناو با بڵێن ئانسەردس لە ناو ئانسەردس طبعا هەموو جارێک هەموو ئای تووڵەکان یەکەم جار کە دەچێت ناوێ ئەتووی بێگومان دەبی خۆت ڕجستەرکەی لەو ئای تووڵی پێی بڵێ ئەمن چێمە ئەو کاتی وتە بۆ نمونەیستا من ئەویان تا خۆم ڕجستەر دەکەم کە دەچینە ناوێ دووبارە بۆ نمونە دەمێت لە سەهە بوارەچی کە دەتەوێت ئیشی لەسەر بکەیت لەو بوارەی پێ دەڵێتن کاکەجان لەو بوارە هەتا ئێستا لەو بابەتەی کەس ئیشی نەکردیە هەتوو دەتوانی بڕۆیە سەر ئەو بابەتەی کەواتە ئانسەردس فکرەمان دەداتێ بیرۆکەی توێژینەوەمان دەداتێ هەر لە وڵاتەکەی خۆشتە هەر لە شوێنی خۆت تاوە یعنی لە وڵاتی خۆمان لە شوێنی خۆمان زۆر ئاسانە ئەوتە نووسرایە ریسەرچ گاپس وازحە هەر شتەکەت دەوێت بە کوردی بە ئینگلیزی بە عەرەبی بە هەر زمانێکی ئەتوو دەتەوێت بیدێ برێ ئەمن بواری ئیشکردنم ئەوەیە تکایە پێم بڵێ هەتاوەکو ئێستا چی ئیشێک نەکردرایە لە کوردستان ڕیکۆمێندم کە چ بکەم چ نەکەم هەمووت پێ دەڵێ ئەو توێژینەوە لەو بوارەی کرایە ئەگە بیکەی دووبارەیە لەو بوارەی کردرایە دووبارەیە بەڵام لەو بوارەی دووبارە نییە کەواتە ئێستا ئانسەردس بۆ نمونە ئەگەر یەکێک لەوانە ئەوە هەر بەخۆی دایتێ من بە نمونە ئێستا پێی دەرێن کاکە گاپمان لۆ ببینەوە ئێستا پێمان دەڵێتە نەها لەو بوارەی لە کوانتەم کۆمپیوتینگ دەرێ هەتا ئێستا دەست پێ دەکات دەرێ لێرە ئەوانە مشکلەی تێدایە تو دەتوانێت ئەو مشکلانە بکەیە مشکلەی توێژینەوە خۆت و ئیشی لەسەر بکەیت لەبەرەوەی کاتەکەی من زۆر کەمە بە سعاتێکی ڕاستەکەی ئەم دەمێت زۆرترین سوودتان پێ بگەێنم لۆی چاوەڕێ ناکەم ئەوە چ دەکردرێ ئەوە بەس نمونونەکەی پێتان پیشاندەم چکەوە ئێستاەوە دەگەڕێ دەگەڕێ ئێستا گاپەکەی دەبینەوە گەکردرا دوایە ئەم من دێمەوە سەری خاڵی یەکەم کەواتەیە لە سەرەتاوە ئەمن فکرم لەلا گرنگە ئەو فکرەکە دەداتێت و لە حتا یعنی زۆر زاران ئەمە هانی ئەوانە دەدەین کە تەڵەبەی ئەندەرگراجوێتن یعنی خۆ مەرز نییە لا دکتۆرات هەبی ماستێرت هەبی و ئەوەبی کوربا تەڵەبەی دکتۆرە ئەمە بەکەلۆرۆسەکانمان ئەوانەی خەریزن ئەوانە بێن بەحسی بکەن لۆنا ئەو لەوانەیە زۆر جاران سکیلیان لەمە باشترە بە تایبەتی ئەوان تەکنەلۆجیا زیاتر تێکەڵاوبوونەوە ئای شتە لەوانەیە بتوانن شتی باش تێدا بکەن لۆیە فکرە لە هەموو شتێکی گرنگترە ئەو بەرنامانە ئەو ئانسەردس تووڵە زۆر شتی باشە ڕێیەکرد لە ئاسان دەکە خوتوەی دووەم مامۆستایان بەڕێزان خوتوەی دووەم پاش ئەوەی کە ئەمن فکرم دانا ئەوجە دەبی بچم بەحسەکەی کە دای بنم ناوەڕۆکی بەحسەکەی دابنم طبعا دانانی ناوەڕۆکی بەحسیش دەبی بخینیەوە بی بەشی بکەی و ئەوانەی بکەی طبعا دووبارە ئای تووڵەکەی پێ دەگوترە ریسێرچ کۆلاب ئەو ئای تووڵە هەر یەکە لە بۆ شتێکی دانرایە یعنی من زۆر جاران کە تەمەشا دەکەم ڕاستەکەی خەفەت لەوەی دەخۆم دەڵێم وەڵاهی لۆل کەسێک نییە لە بواری مەبێ ئەو شتانە بکە بۆ نمونە ئێستا لێرە ئەوانە زۆر پرسیاری لێکردرایە لە بواری بۆ نمونە کلایمێت چنج دەرێ لە بواری کلایمێت چنج کا بگەڕێ ئەمە دەمەوێت توێژینەوە چ بکەم ئێستا ئەوتە دەرێ کاکە ماپەکەم بدێ و ماپەکە دەداتێ باشە پاشەوەی کە ماپەکەم دەداتێ لێرە دەرێت جەنەرێت کۆنتنت واتە ناوەڕۆکەکەم لە بۆ دابنێ ئەو لە خطوەی دوم ئەوش ناوەڕۆکەی لۆدانی ئێستا هەموو ناوەڕۆکی توێژنەوە کە دەرێ ئەوها بکە ئەوها بکە و بەشی یەکەم ئەوە لە ناو بەشەکەی ئەوەی تێدابی لە ناو بەشەکەی ئەوەی تێدابی هەموو پێ دەرێ تاوە حتا ئەگە دەشتەوێت دەتوانین لە خۆ دەستکاری بکەی بەشەکان جیەکانی بگۆڕی کەواتە دەستخۆش دکتۆر دەزانم دەتەوێت بە کوردی پەتی قسەی بکەی مەبەستی لە ناوەڕۆک ئاوتلاینە بەڕێزان بەس بەڵێ بەس پازەح بینەن کلمە ئاوتلاین ڕۆیشتیە وەکو دەڵێ ئاوتلاینێک یا خودتە عەمەلێک یانی دەست خۆش دکتۆریم داجان تا ئاوتلاین جنەرێتەر وەڵای ئەم گوتم با بە کوردی بی ئەوجارە دەزانم ئەوەی تو دەستەکانت خۆش بی دکتۆر جان ئەو ئێستا بە ئەو لینکەشتان لۆدانم لەوەی سوودی لێ ببینن کەواتە ئێستا ئەمە بەرەبەرە دەڕۆین ئەوە خطوەی دووەم ئاوتلاینیشماندانە
خوتوەی سێیەم ئەو جارە دەین ئەمە دەبی ئەو توێژینەوانەی کە هەیە لە بواری خۆمان بیان بینینەوە و لایبرەریەکیان لە بۆ دروست بکەین. ئەو لایبرەریش بریتە لە چەند بەرنامەک کە ئەمن دەڵێم هیچ کەسێک ناتوانانی ببتێت توێژەر بەبێ یەکێک لەو بەرنامەنە. یعنی خەڵکەکەی تا ئێستا چکە ئەمە لە مجلات زۆر تێکەڵاویم هەیە لەگە مجلە تا ئێستاش خەڵکەیە بە ڕفرێنسی بە ئەوە دەنووسەوە بەدەستی دەنووسەوە کاکە نما دەبی خۆت فێرە ئەو بەرنامانە بکە یەکێک لەوانە مندەڵی نۆزۆتی ڕۆیانە هەر شتێک لەوانە. بەڵام کێشەکمان هەیە ئەمە لەو بەرنامانە ئەوانە کە سەرچاوەکانمان لۆ دەینی ئەو سەرچاوانەی کە لە بۆمان دەهێنی زۆر جاران کاتمان لێ دەبا. بۆ نمونە دەمەشا دەکەین 20 بەحسمان خینیتەوە هیچ لەو زانیاریانەی تێدا نەبووە کە ئەمە دەمانەوێت. لۆیە گرینگە لەگەڵ ڕێفرنس مەنێجمنت سیستەم دوو ئای تول هەیە کە یەکێکیان ناوی کۆنێکتد پیپەرس کە ئەوە زۆر ئای تولەکی باشە لۆ دیاریکردنی ڕێژەی ئەو زانیاری کە ئەتوو دەتەوێت لە توێژینەوەکەی باشە هەر بابەتێکی کە ئەتوو دەتەوێت لێرە بیدێ ئەو بابەتە بۆ نمونە ئێستا ئەمن ئەوانم دایتێ چکە من ئەوەندە بەکاریان دەهین هەموو ئیمێلەکانم فول بووە ینی دەرێ زۆرت بەکارینە لۆیە هەر قەدیمەکان بەکاردەینەوە ئێستا ئەمن ئەوم بەکارینە ئەو با بڵێن کیوەردەم دایتێ دەرێ کاکە ئەو کیوەردەی کە ئەتوو دایتە من ئەوەندە توێژینەوە هەیە لەو بوارەی چەندی ئەو با بڵێن باس نەیە چەندی ئەو سێرکڵە گەورەتربی لە کۆنێکتد پیپەرس باش لینکەکەی دانێمە تا قسەیش دەکەین چەندی گەورەتربی ئەو سێرکڵە ئەوە نیشانەی ئەوەی عیلاقەی زیاتر بە توێژینەوەکەی تۆ هەیە یان بەو کیوەردەی کە ئەتوو دەیدەیە هەیتی لەوەش گرنگتر چیە لێرە لە تەنیشتی نووسرایە لیست ڤیو بڵێ لۆمەکە سێرکڵ لۆم بکە لیست پێ دەڵێ کاکە جان ئەو توێژینەوە 100% عیلاقەی بەو زانیاریەوە هەیە کە تو دەتەوێت ئەو 57% ئەوە چلوێ یعنی پێشت دەرێ کەمی زانیاریەکانی ناوی چەندە هەر توێژینەوە چشت دەوێت ئەو توێژینەوە لە چێن دەردەتەوێت بیبێ ناو پەبمێری ناو سایمانتیک نازام چێندەر هەر هەمووت پێ دەرێ بڕۆسەری بخینەوە هەموو شتەکان پێ دەرێ بیکەیە ناو ئێنۆتی نازانم چی کەواتە بە پوختی پێ دەرێ زۆر خۆت مادی مەکە لە دوو شتێکی مەگەڕەکە بۆ نمونە ئێستاگەرمە بڕۆینە سەر ئەوانەی ئەخیری ئەوە 11% ئەو زانیاری تێدایە کە ئەتوو هەتە کەواتە یەکەم فکرەماندانە دووەمینیان هەستین ئاوتلاینماندانە ناوەڕۆکماندانە سێمینیان هەستین ئەو توێژینەوانەمان دیتەوە کە زۆرترین عیلاقەیان بەهیمەوە هەیە چارەمینیان ئەو جارە دەبی بین گۆڤاری ببینەوە طبعاً ئەوەی گۆڤارەکان ئەنگۆ دەزانن هەموو دەستگایەک جۆرنال فایندەرێکی تایبەت بڕۆی ڕسێرچ رابطەکەش باز ناکەی یان بە کورتی هەر یەک شتە دکتۆر جان بەڵە هەر یەک شتە بەس دوو نمونەی دەدەم لۆی ئەگەر لەبەر ئەوەی ئەوانە زۆربیان بە فری زۆر باش زۆر لۆیە بەڵە ڕیسەرچ رابطی شەروەکو کۆنێکتد پیپەرس ئەما دەزانین چارەم شت هێشتا دەستمان بە نووسینی توێژینەوەی نەکردیە ئەویش بریتە لە دۆزینەوەی گۆڤارەکان یعنی ئەوانە دەبی بکردرێ پێش ئەوەیە تو با بڵێن دەست بە نووسینی توێژینەوە بکەیت کە گۆڤار دۆزینەوە ئەمە پەبلشەرمان هەیە هەموو پەبلشەرەکان با بڵێن وەک ئەوەی ئەو لیستەی ئەمە لێرە دامنایە جۆرنال فایندەرێکی خۆی هەیە بەڵام ئەوەی کە هەیە دوو جۆرنال فایندەر زۆر گەورەنە یەک لەوانە ئیلسیڤێرە کە ئیلسیڤێر جۆرنال فایندەر کە ئەوە لێرە با بڵێن هەر گۆڤارێکی کە تو دەتەوێت تەنها چەند وشەکی بدێ یان ناونیشانێکی پێشنیارکراوی بدێ واتە پرۆپۆزت تایتڵەکەی بدێ یەکسەر پێ دەرێتن چەند گۆڤار هەیە ئەو توێژینەوەی توی بڵاو دەکاتەوە تەسەسول دەیدات لە بۆ بواری با بڵێن علمیەکان ئیلسیڤێر لەگە سپرینگەر زۆر باشن لە بۆ بواری مرۆڤایەتی ویلی زۆر باشە ویلی ئەوە بە عەمەلی با بڵێن ئەمە بە خیبرە دەزانین ئیلسیڤێر و سپرینگەر لە بواری علمیەکان و ویلی لە بۆ بواری با بڵێن مرۆڤایەتی ئەوانە لیستەکەش دوایە دەتان دەمێت دەتوانن هەرێکێک لەوانە ئەنگۆ بگەڕێن بە دوایدا بەڵام ئاسانترین ڕێگا لە هەر هەمووی ئاسانتر لە ئەوەی ئەتوماندی نەبی ئەو هەموو شتەی پێکەوە نەکەی ئەمە لە ناو داتابێزی وێب ئۆف ساینس لە ناو داتابێزی وێب ئۆف ساینس کامە دەزانین داتابێزی وێب ئۆف ساینس لە پێی دەگوترێ ماستەر جۆرنال لیست هی کلاریڤێت کە هەموو مجەلەکانی ئۆتە سێرچکە
هەموو مزەلەکانی ئیمپاکت فاکتەری تێدایە. حتى زۆر جارە مامۆستایان یعنی کە ئەوانەی توێژنەوەی بڵاو دەکەنەوە زۆر جارە لە بۆ پاداش دەهێنین، ئەم ئاگادار بن ئەمە لێرە دەگەڕین، باشە لێرە دەگەڕێن ئەوتە هەموو توێژینەوەکانی هەر بوارەکەت دەوێت هەر وڵاتەکەت دەوێت لە هەر شوێنێک دەتەوێت بە هەر زمانێک لێرە هەیە. لێرە لە ناو ئەو داتابێزەی لە بەشی سەرێ شتێکمانەیە بە ناوی ماچ مانوسکریپت کە دەرێ ماچ مانوسکریپت پێ دەرێتن دەرێ کا بەس تایتڵەکەی خۆتم بدێ، دەرێ بەس تایتڵەکەتم بدێ یان بەس ئەبستراکتەکەتم بدێ، ئۆتۆماتیکی یەکسەر پێ دەرێت چەند گۆڤار هەیە لە ناو ئیمپاکت فاکتەر هەموو زانیاریەکانیشە دەداتێ هەمووت پێ دەڵێ. کەواتە پێویست ناکە مامۆستایان زۆر خۆیان ئەوە بکەن، ئاسانترین ڕێگە لە جاتی ئەوەی بچێنە ئەو هەموو داتابێز و نازانم چی ئەو هەموو جۆرنەڵ فایندەرەی وەرە ئێرە لە ناو ماستەر جۆرنالیست لێرە ماچ مانوسکریپت هەیە، ئۆتۆماتیکی بەس ناو نیشانەکەی بدێ پێ دەرێت توێژینەوە لە بۆ تۆ گونجاوە تە ئێستاوە وا بەرەبەرە لە بۆمان دەینی. ئۆکێ ئەو تایتڵەکەی بدێ ئەگە ئەبستراکتی شەبییان دەتوانیت ئەبستراکتەکەی هەر تایتڵەکەی لێرە دووبارە بکەیەوە پێویست ناکە ئەبستراکتەکەشی بدێ فایل جۆرنەڵ لە ناو ئێرە نزیکەی 23,000 گۆڤار هەیە ئیمپاکت فاکتەریان هەیە لە بۆ ئەو ساڵەکە لە ناو 23,000 گۆڤارەی دەگەڕێت چیانی باشترین بی گونجاوتر بی بە تەسەلسول چەند گۆڤارەکەت دەداتێ. کەواتە مامۆستا گیان ئەمە 5 بەڕێزان بەشدار بوون. ئەمە هەتا ئێستا خوتوەکانی پێش نووسینمان باس کردیە 5 خوتوەیە لە بۆ هەر خوتوەک عفو هەر یەکێک لەوانە ئەی تۆڵەکی تایبەت بەخۆی هەیە. دەچینە سەر مەرحەلەی دووەم مەرحەلەی نووسینی توێژینەوەیە. ئەمە دەزانین توێژینەوە دوو جۆرمان هەیە، یان توێژینەوەکە ریڤیو ئارتیکڵەواتە نەزەڕیەواتە کورتکردنەوەی توێژینەوەکانی پێشترە، یان ئۆریجینەل ئارتیکڵەواتە عملیە و داتامان هەیە و دەچین دەنووسینەوە. طبعا دوو بە قووەترین ئەی تۆڵ لە بۆ نووسینی هەردووچیان ئەو دوو ئەی تۆڵەنە ئێستا دێمە سەری باسی دەکەم. بەڵام پێش ئەوەی ئەمە دەست بە نووسین بکەین ئەوانە دائیمەن مشکلیان لەگە زمان هەیە، دەرێن کاکە جان ئاگدار بکە دەنووسی لە زمان مشکلت نەبی. چیان کردی ئەو دەستگایانەی کە باسمان کرد لێرە ئەو پەبلشەرانەی کە باسمان کرد بە تایبەتی ویلی لە یەکی 2025ەوە سێرڤسەکانی خۆی خزمەتگوزاریەکانی خۆی کە بە پارە ئیش دەکا هەر عفون هەمووی کردیتە ئای واتە ئەتۆ هەر توێژینەوەچیان لۆ بنێری بە ئای چێکی دەکا بە ئای پێ دەڵێتن کێشەی تێدایە بە ئای پێ دەڵێت کولۆ چاکەمەوە تەوان هەموو بەپارە. ئینجا دواتر ئەتو دەتوانی لە ڕێگەی تێرنتون ئەوانەوە بزانێ ئایا گۆڕانکاری ڕوویدایانە. دێنە سەر ئەو دوو ئای تووڵەی کە قیمەیە هەتا ئێستا هەردووچەند لە بواری نووسینی توێژینەوە. یەکەم ئای تۆڵەکە بە ناوی جێنی ئای. طبعا جێنی ئای هیچ قسەی لۆ کەس نەهێشتیتەوە هیچ لەبەرەوەی هەموو شتەکە لۆ دەنووسی. ئەوە دنیای ئێستای ئایە تەداخلی هەموو شتێکی کردیە. ئەگەر ئەمە ڕئیم لەسەر بیان ڕئیم لەسەر نەبی پێم باش بیان پێم باش نەبی کاکە جان ئەوە بە هەزاران هەزار خەڵک ئێستاکە بەکاری دەینی بە هەزاران خەڵک ئێستا بەکاری دەینی. بۆ نمونە ئێستا من دەمەوێت توێژینەوەکی بنووسمەوە ئەو توێژینەوە بنمونە با بڵێن توێژینەوە بی بە کوردی یعنی بمەوێت توێژینەوەکی بنووسمەوە بنمونە ئەو توێژینەوە لەسەر هەڵکەوتەی جوگرافی و ئابووری ئەڵای هەولێر بنمونە. ئۆکەی باش دەرێ دەتەوێتن سایتێشن و شتیش لۆڕێک بەخەم لۆی لە ئەوکان کە حازر بێ هەمووی دوایە بڕۆنە ناوێ دەتوانی بە چه شێوازەك سەرچاوەکە لۆ بنووسم بە APA بە ڤانکۆڤەر بە با بڵێن بە هاروارد بە چ دەتەوێت ینی هەرچی سەرچاوە هەیە یان مجللەکەت هەیە دەتەوێت بە شوێنەی بە ژێرەی ئەو مجللەیە لۆت بنووسم
هەموو شتێک لێرە هەیە ینی خۆتمان دیمەکە هەموو شتێک تێدا ئەوە لێرە گوتمان کاکە بە ئای لە عفو بە API لە بۆمان بنووسە ئۆکەی دوایە بڕۆ دەرێ دەتەوێت ناوەڕۆکەکەش لۆدانم ئاوتلاینەکەش لۆدانم بەڵێ ناوڕۆکەکە و ئاوتلاینەکەشم لۆ بدامنێ تەواو زۆر باشە دەست پێ بکە ئێستا دەست بە نووسین دەکە ئێستا دێت یەکەم جار ناوەڕۆکەکەت لە بۆ دادەنێ جێنی AI ئەوە ناوەڕۆکەکەی هەڵکەوتەی جوگرافی و ئابووری قەڵای هەولێر تێکستێکم قەڵای هەولێر وەک ئەوە دەرێ بەدرتە زانیاریەکە ئاکسپت بەڵێ ئێستا بەدرما ئەو جەدەسی دەگەڕێ دیسان زانیاری دیکە دەینەوە ئۆتیستا و زانیاری هینایەتەوە لەگەر با بڵێن لەگەر سەرچاوەکەشی دی هەردەنووسی هەر بڕۆ دوێ ئەوش لەگەر دەنووسی گرنگجی توێژینەوەکەی نازانم چە بە ڕێزان ئەوانەی کە بەشدارن لێرە ئایا ئەمن بەدڵمایان بەدڵم نییە دووبارە ئەوە پرسیارە ئەمن ناتوانم ئەو وەڵامی بدەمەوە بەڵام ئەوە واقعەکە ئەو هەیە باشە خەڵکێک لە دنیاە لە هەموو دنیاە ئێستا خەڵک هەموو ئەو قسانە دەزانی هەمووش بە دەورات لۆیان دەکردرێتەوە کە کوو بەکاری بینن بڕۆ دوێ ئێستا بە سعاتش کە توێژینەوەکە تەواو دەبی ئەوەی کە زۆر مهمە لێرە ئەوەیە کە دەتوانی بڕۆی لێرە ئەو با بڵێن ئەو تێکستێک کە ئێستا من تەواوم کە تەمان بە سەرچاوەش ئۆتا لەخیرەکەی سەرچاوەش هەیە بەس دەبی بیکڕی و دەشتوانی گۆڕانکاری حتا لە نەوعەتی ڕفرێنسەکان بکەی لە ئاخیرەکەی کە تەواو بووی دەرێت دەتەوێت بیکێت چێ دەتەوێت بکێ لا تێکس وۆرد کۆپیکەی بۆ نمونە دەڵێم لۆم بکە وۆرد ئێستاوە داونلۆدی دەکەەوە بۆ وەرد یانی ئەو بەحسێ کاملی دروست کرد بۆ وەرد کەواتە ئەوەش لۆ دەکا لۆیە جێنی AI هەرچی شتێکی بدەیە بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بە هەر زمانشکە ئەو یەکسەر ئۆتۆماتیکی لە بۆ دەنووسەوە دووەم AI لەو بوارەی کە لە جێنی بە قووەترە لینکی جێنیەکەش دابنەی زۆر باشە وای بەسەر چاوان دکتۆر هەر لەگەر ئەمەلیەکەی ئەوها زۆر باش دەبێت با بەڕێزان لای خۆیان کۆپی بکەن هەرچەند دواتر بەڕێزان سلایدەکانتان لە بۆ دەنێرین بە زۆربەی عملیە دوای تۆمارەکەش دەنێرین لە بۆوانەی کە دەپرسن باشە بەسەر چاوان تاوا دکتۆر جان ئەوە بەنسبەتی جێنی ئایەکی دیکەمان هەیە وەکو جێنی دەنووسەوە بەڵام لە جێنی بە قوترە کە ئێستا من پێتان دەرم لە بەرچی ئەوش پێی دەگوترێت کۆنسنسس ئەگەر لە ڕووی ئەو ئەیانەی تازە باسم کرد لە ڕووی بەقوەتیەوە لە ڕووی پرۆفشناڵیەوە بە قوترینیان پرۆفشناڵترینیان بریتە لە کۆنسنسس زۆر جیاوازە ئەگە سەیری ناو کۆنسنسس بکەیت دووبارە بە هەمان شێواز چ زانیارێک چ توێژینەوەکە دەوێت بیدەیە بەڵام کۆنسنسس جیاوازەکەی لە چێ لێرە فلتەری تێدایە لە ناو فلتەرەکەی ئەتو بەکەی خۆت دەتوانی نەوعیەتی با بڵێن ئەو زانیاریانەی کە دەتەوێت سەرچاوەکان لە ناو سکۆپەس و وێب ئۆف ساینس طبعاً بەس لەوە دەینی ینی سکۆپەس و ئەو مجەلانەی کە ئیمپاکت فاکتەریان هەیە ئەمە دەزانین ئەو دوو داتابێزە گۆڤارەکانی ناوی تەصنیف دەکا بە ڕوعی یەکەم دووەم سێم چارەم کە بە ئینگلیزی پێی دەگوترێت Q1 2 3 4 ئێستا بۆ نمونە برێ زانیاریم دەوێت دەربارەی شتێک باشە بۆ نمونە ئەو جارە بن relationship between Kurdish and English literature. Relationship between Kurdish and English literature. چه علاقة كيلا بين أو دوي تلو دكا فرمو ئێستا پێت دەرێت چەند توێژینەوە لەو بوارێک کرای بەڵام بەمەرجەک ئەمن توێژنەکانم فلتەر کرد تەنها ئەوانەی لە Q1 و Q2نە تەواوە ئێستا دێت دەگەڕێ هەموو توێژنەوەکانت دەداتێ لۆت دەنووسی تایملاینت دەداتێ و هەروەها لەگەریشی زۆر جاران تێبڵش لۆ دروست دەکا ئامادەشی تەبعاً ئەوانە هەر هەمویان لەبەر ئەوەی بەپارەنە هەتا نەیکڕی ئیشەکانت بە تەواتی لە بۆ ناکە چەند ئەمە پێشتر ئەوانە هەمووی تەجروبەمان کردیە با بڵێن لە پێداگۆجی وەکو تێست هەمانە ئۆتە ئێستا بنمونە ئێستاوەمان کردی ئەگریکەلچەر ئین کوردستان چەند توێژینەوەی هەمووی داینێ لۆی کردینە تێبڵ لۆمان دەکاتە تایملاین لە ساڵی 2017ەوە ئیش لەسەر بوارەی کردرایە ئەو توێژینەوەی کە بە قووەترین و زۆرترین ئیشی لەسەر ئەگریکەلچەر لە کوردستان کردیە توێژینەوەی ژمارە 16ەیە دەتوانی بڕۆیە سەر توێژینەوەکەی طبعاً یەک لەو شتانەی کە ئێستا با بڵێن
کۆنسنسەس کردیتی جیاواز لەو ئەی تووڵانەی کە پێشتر باسم کرد لێرە ئەوش سایتێشنە دەتوانانی سایتی بکەی لە بۆ چەند دەردەتەوێ بە چ بەرنامەی کە ئەتو دەتوێت دەتوانانی سایتێشنی لۆ بکەی طبعاً ئەوە بە پێش هەر هەموو ئەی تووڵەکان کات لۆیە لە هەمویان بە قوترە وهروە دەتوانانی PDFەکانیش بخینەوە زانیارێت شتان بدەمێ ئەو توێژینەوانێک کە لێرە بەکاردێ هیچیان فێک نینە هیچیان مشکلەی ئەوانەیە کە فکر لێ بکەوە بڵێ لە گوگل سکۆلەر و لەو شتانە بەبێ فلتەر هاتبی کەواتە لە ڕووی نووسینەوەش بەڵێ ئەوە دووبارە ئایتۆڵەکمان هەیە یان جێنیە یان کۆنسنسەتە ئێستا شتێکی دیکە لەوانەیە یەکێک برێ باش ئەگەر هات و ئەمن ئەو ئایتوڵانەم بەکارهینە ئەدی گۆڤارەکان چێکی دەکەنەوە بە تێرنتنی دەردەچی دەنووسی 100% AI طبعا ئەوانە لۆ خۆیان وەکو ڤایرۆس و ئەنتی ڤایرۆسەکەی قەدیم عینەشتا شتێکیان چەند تووڵیان دروست کردیە بەڵام ئەوانەی کە ئەمە تەجروبەم کردیە ئەو هیکس بایپاسە ئەو لەگە سایتکیکە لە هەمویان بە قوترن طبعا تێکستێکی بدێ لە هیکس بایپاس ئەوەشتان دووبارە لۆدادنم تێکستێکی بدێ یەکسەر پێ دەرێ ئەو تێکستە بە AI نووسراییاننا ڕاستە خۆ پێ دەرێت دەتەوێت لۆ دووە لێ بکەم بکردرێتە هیومەنایزکەی بەبێ ئەوەی هیچ تووڵک بیگری چکە لە خوارە دووبارە لە بۆ چێک دەکاتەوە پاش ئەوەی کە دەیکەی دەرێتن یەکەم جار ئەگەر تێکستێکی بدێ دەرێ ئەوە ئایە بۆ منیستاکە هەر تێکستێکی ئەوانەی بدێ یەکسەر پێ دەڵێتن ئایە دوایش برکا بێ زەحمەت لە بۆم بکە هیومەنایزیکە ئۆتۆماتیکی هیومەنایزی دەکات دووبارە چێکیش دەکاتەوە دەرێ ئایا ئەو هیومەنایزە بۆ هۆکاری ئەوەی کە دەربچی پاس ببی یانە ئۆتۆماتیکی ئیستا لە بۆ چا دەکاتەوە کەواتە ئەوەشیان نێشتێ باشە ئەوەشیان نێشتێ لێرە زەمدا منایکس بایپاس ئۆکێ دەست خۆش مامۆستایان یەک بابەتی دیکەی زۆر گرنگ هەیە ئەویش وێنە طبعا ئەمە دەزانین یعنی چەندین تووڵمان هەیە لە بۆ دروستکردنی وێنە ئێستا بنمونە بە قوترینیان کە هەیە بایڕێندەرە ئێستا بایڕێندەر ئەی تووڵی هەیە بایڕێندەر AI هەیە ئۆتۆماتیکی بە خۆی ڕسمەکەی بدێ فکرەکەی بدێ تێکستەکەی بدێ ئۆتۆماتیکی لە بۆ دەکاتە AI یعنی ئەویش بوویتە AI بەڵام ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەو AI تووڵەیە ئەو AI تووڵە ڕاستەکەی یعنی زۆر شتی گۆڕی لە توێژینەوە ئەمن دەتوانم بە کورتەکەی پێتان بڵێم هەموو ئەو ئای تووڵانای کە ئەمن باسی دەکەم دوو شتمان لۆ دەکە یەک کاتێکی زۆرمان لۆ دەگەڕێنتەوە دوو هەرچی زانیاری کە پێشتر بە بەرچاومان دەکەت و بە بەرچاومان نەدەکەت هەمومان لە بۆ دەبینتەوە یعنی هەمووی لە بۆ گەڕانەوەی وەختە ئیشەکان بە سەریعی دەکردرێت جولیەس بەڕاستی ئیبداعەکە لە بواری AI لە توێژینەوە جولیەس سپێشەڵە زۆر سپێشەڵە ئەوە تەنها لە بۆ داتا ئەنەلیسە لە بۆ تەحلیلی داتایە والله یعنی ئەمن چەند ساڵەکە لە ناو با بڵێن جوزئێکی کۆکەی لێ دەزانم لە ئەحسا و داتا ئەنەلیس و ئەوانە بەخوای ئەوە هەپێویست ناکەی تیش بزانێ ئەو جوولێسە بەس ئەتو ئێکسەل شیتەکەتە هەبی داتایەکانت هەبی ئەو داتایانەی بدێ ئۆتۆماتیکی بەخۆی بەبێ ئەوەی ئەتو زانیاری بدێ بۆ منە ئێستا من چەند با بڵێم ئەوەکمان هەیە ئێستا لێرە پێتان پیشان دەدەم یعنی داتایەکەم هەیە لە ناو ئێکسەل شیتی ئۆتە لێرە دای بنێت داتایەکەی بدێ لە ئێکسەل شیتەکەی ئەپلۆدیکە پێی برێن لۆم ئەنەلایزکە حتا ئەگە پێشی نەرەی ئەتیادیە یعنی ئەگە پێشی نەرەی ئەتیادیە بۆ نمونە ئێستا ئەمن ئەوەم کردیە لەبەرەوەی حتا لە پێدانگۆجی وەکو تەجروبە ئەمە ڕۆژانە لە لامان هەبی ئێستا کە ڕسمەکانی بە چەند شێواز لە بۆمان دروست کردیە چ دەکا هەر بابەتێکی کە ئەتوو دەیدەیە ئۆتۆماتیکی دەچی کۆدەکی لۆ دروست دەکا بە پایتۆنی باشە پاش ئەوەی کە کۆدەکەی دروست دەکا ئەو جارە دەچی دەیکاتە تێبڵ دوایە تێبڵەکان دەهینی دەکاتە با بڵێن ڕسم چەندین زۆر ڕسمت لۆ دروست دەکا بە جۆرەی ئەوەی کە ئەتوو دەتەوێت باشە کەواتە ئێستا لێرە لە بابێتن تۆزەک وەقتی دەوێ هەمووی لەبەرەوەی خەڵکەی یەک جار زۆریش لەسەر خەتە لەوانەیە ئەوە هۆکاربی لە بۆی نێخینتەوە باش هەتا ئەو دێتن لێرە بار حاڵ ئێستا ئەوەی کە من لە لام مەبەستە کە ئەو AI تووڵە بەقوترینە زۆر بەقوتە طبعا ئەمن لۆ خۆم
با بڵێن گرافات پریزمی بەکاردەینم لە بۆ داتا ئەنالیسس کە دەیکەم دێم لەگەرەوەی مقاڕنی دەکەم وەڵڵای حتا پۆینتەکانی شیوەچی خۆی دادنێ زۆر غەریبە پۆینتەکانی شیوەچی خۆی دادنێ هیچ شتێکی فەرقی نییە ینی هەر هەمووی وەکو یەکتریە لۆیە بەدەستیش دێ بیکەی کاتێکی زۆرە دەوێ بەڵام لێرە ئەوە ئۆتۆماتیکی لە بۆ دەکات ئەوە ئایتۆڵەکە کە لە بۆ ئەو توێژینەوەانە بەکاردێک کە توێژینەوەکانمان عملیە دەمینێتەوە ئەمە زۆر جاران ئێستا کاتەکە بەحسی دەنێری لە بۆ مجللەی ئەو مجللانە پێمان دەڵێن کاکە ئەو ئەبستراکتەی کە هەتا کا بێ زەحمەت لە بۆ مام کە گراف کە پێی دەگوترە گرافیکەل ئەبستراکت گرافیکەل ئەبستراکت ئەمە ئەوەکمان هەیە با بڵێن تووڵەکمان هەیە پێی دەگوترێت GR ئەبستراکت ئۆتە بنمونە ئەوە GR ئەبستراکت ئێستا من پێش ئەوەی بێمە سیمینارەکەی گوتم لەوەی کاتم نەبا هەستام تێکستەکەمدایە پێم گوتم کە ئەو تێکستم لەو کە ڕسمەک گرافیکەل ئەبستراکت ئێستا ئەوەی کردمە ڕسمەک تەواو مامۆستا هەموو ئەو تێکستەی کوم دایتی عینەن ئەوها بەبێەوەی من هیچی پێ برم بەس تێکستەکەمدا یان ئەبستراکتەکەی خۆم دایتێ لە ئەبستراکتەکەی خۆم یەکسەر ئۆتۆماتیشی هەر هەمووی لۆی ناو کردمە ڕسمە ئەو چەند جارێکش پێم گوت دووبارێکەوە ریجێنەرەیتی بکە دووبارە لە بۆی ریجێنەرێت دەکردمەوە شێوازێکی نوێی دەردەهینە طبعا ئەوە لە بۆ ڕسمی دیکەش ڕاستە یعنی بانەڵیم بەتەنها لە بۆ ئەبستراکتی هەر ڕسمەکی دیکە کە ئەتو دەتەوێت بیدێ ئۆتۆماتیکی ڕسمەکەت لە بۆ دروست دەکە کەواتە لە بۆ ئەبستراکتیش ئەمە دەتوانین بەکاری بهینین یەک لەوە ئایتۆڵانە GR ئەبستراکتە یا ریسەرچ ڤیس هەر یەکە چەند ئەوانەی چەند هەبووی محاڵم کردێت دوو باشترینەکەیان هەڵبژێرم مامۆستان ئەوەی دەمینێتەوە لە کۆتاییەکەی تر ئەمە بەحسەکەمان حازرە دەمینێتەوە بینێرین لە بۆ گۆڤارەکی طبعا ئەمە دەزانین لەو گۆڤارانەی کە هەمانە داتابێزمان هەیە بە تایبەتی ئەو دوو داتابێزە کە زۆر بەناوبانگە یان ئیدیتۆریەل منێجەر یان سکۆلەرەوەن ئەوانە لە ڕێگەی ئۆرک ئایدیەوەیان لە ڕێگەی ئۆرسیدەوە ڕەبت دەبن ئۆتۆماتیکی ئیشەکان لەو دەکەن بەڵام ئەمە تووڵەکمان هەیە ئەو تووڵە چ دەکە طبعا ئەو تووڵە بەداخەوە تایبەتە تەنها بەو کەسانەی کە ئیدیتەرن لە نەیچەر گروپ الحەمدولله ئەمن یعنی ئەوەندە باشە ئیستفادەم لێیان کردێ لەو شتانە کە ئەو تووڵە ئەمە بەکاردێنین بۆ نمونە لە هەر بوارەکی کە دەرەی ئەتو بەس چەند وردەشتەکی بدێ ئۆتۆماتیکی هەرچی دەتەوێت یعنی با بڵێن لەو بوارەی تو لە هەر بوارەکی بۆ نمونە ئێستا ئەمن لە بواری خۆم باشە لە بواری خۆم دەنووسمە هایدرۆجین سەلفایدەوە بنمونە هایدرۆجین سەلفاید لەسەر برێست کانسەریش دەکەم ئۆکەی دەرم ئەمنم ئەوە ناوی خۆم دەنووسم ئۆتۆماتیکی ئێستا دەگەڕێت چەند کەس لە دنیاە کە هی ئەوەنە ببنە ڕڤیوەر و ئەو بەحسەی توی هەڵبسەنجێنن هەمووت پێ دەرێ و پێشە دەرێ ئەو کەسانە بۆ نمونە ئێستا ئەو پێ دەرێ کڕۆمان نیلز کڕۆمان لە دانش کانسەر سنتەرە هەتا ئێستا 112 بەحسی هەیە لەو بوارەی هەمووت پێ دەرێ یعنی ژمارەکانش پێ دەرێ لەگەڵی زانیاری کاملی شت پێ دەرێ ئۆرسیدەکەشت پێ دەرێ گوگل سکۆلەرت پێ دەرێت چیت دەوێت دەربارەی ئەو کەسەی پێ دەرێ هەر هەموو شتەکانت پێ دەرێت تەمان ئەوش ئایتوڵە دەگەڕێ هەمووی دەبینتەوە ئەخیرەکەی کاتەکەمە بەحسێکی دەنێرین لە بۆ هەر مجللەکی مجللەکە چەند ئۆپشنێکی هەیە بە گوێرەی کۆمنتی ڕیڤیوەرەکان چەند ئۆپشنێکی هەیە دەرێتن کاکە ئایا ئەو بەحسەیتی قوبوڵە ڕەفزە ماینە ڕڤژنە مەیجە ڕڤژنە هەمووت پێ دەرێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئایتوڵەکمان هەیە ئەو ئایتوڵە پێش ئەوەی ئەتو بنێری پێش ئەوەی بینێری بۆ مجللەکەی پێ دەری احتیمالی هەیە ئەو مجللە ئەو مشکلانە لۆ دروستکە ئەو با بڵێن ئەوەیەش ناوی یەس چات پیر ڕیڤیوەرە یعنی دێت چ دەکا پێش ئەوەی بینێری لەو مجللەکەی پێ دەڵێ کاکە چاوەڕێکە ئەو مشکلە لێرە هەیە چایکەوە ئەو مشکلە لێرە هەیە چایکەوە پێشت دەرێ و چایکەوە یعنی لۆشت چا دەکاتەوە با ئەوەشتان لۆدانم یعنی هاوکاری دەکات لەوەی کە کو توێژینەوەکەت کۆمنتەکان چا بکەیەوە مامۆستایان یعنی شتێک نما هەتا ئێستا ئەوەندەی ئەمە دیتی بیتمانی یەک شت نما بەڕاستی تووڵەکی تایبەتی ئایلۆدانەندرابی هەمووی تووڵی تایبەت بەخۆی هەیە دوو پەبلش با بڵێن دوو دەستگا هەیە یەکەچان ناوی کرمسنە هەموو ئەو تووڵانەی پێکەوە لە یەک شوێن دانایە
وهەوە هەروەها شوێنێکی دیکەمانەیە ناوی سکۆلەریە ئەویش هەستە چەند ئەپلیکیشنی ئای و توولی بابرێن ئەوەی دیجیتال توول هەیە هەمووی لە یەک شوێندانایە چ پێویستە لە بۆ ئەوەی ئەتوو ببێت توێژەر لەو دوو شوێنەی دەبیندرێ پرسیارەکە لێرەوەیە ئایا ئەمە دەتوانین ئەو قسانێک کە کرمان بەکارێ بینین یان بەکاری نینین هەر لەسەر ئاستی مستەوای عالەمی یەکەم شت یونسکۆ چەند گایدلاینێکی دەرهینایە لە بۆ بەکارهێنانی AI کورتیەکەی ئەوە ڕۆی جارشکامە گلەی بکەین ئەوە واقعەکە ئەو های لێ هاتیە لە هەموو دنیاە ئەو کەسەی کە بەکاری نینی ئەو کەسەی کە بەکاری دەینی جێوی دەکردەوە ئەوە قسەکەی ئەوە یونسکۆش ئەوەها دەرێ هەروەها ئەمە لە بۆ بڵاوکردنەوەی توێژینەوە لە بۆ گۆڤارەکان دەستگایەکمان هەیە لە ڕووی ئەخلاقی و کۆنتترۆلی دەکا ئەو دەستگایە پێی دەگوترێت کۆپ واتە ئەگەر ئەو مجەلەکی باش بی مجەلەکی عالەمی بی دەبی بێ چ بکە دەبی بێ محاولە بکە یەکەم شت ببتە ئەندام لە کۆپ لۆ چووکە ئەندام لە کۆپ وەکو ئەوەی ئەتوو بەرەبەرە بتوانانی بڕۆێ ناو سکۆپەس و وێب ئۆف ساینس و ئەوانە طبعا ئەو کۆپە دی ئەخلاقیات دادنێ ئێستا دووبارە هەستای ئەخلاقیاتی AI بەکار دانایە ئەخلاقیاتی AI ئەوە دووبارە ئەویشم لۆ دانان لە ئەخلاقیاتی AI دەرێ دووبارە عینین ئەویش دەرێتن داتای پێ دروست مەکە داتای پێ جەنەرەیت مەکە و هەروە مەیکە کە ئۆثەری خۆت ئایا لە تیچینگ ئەمە چمان هەیە با بڵێن ئایا تووڵەکمان هەیە لە بۆ تیچینگ ئەو شتانەما لێ بکە ئەو وەکو یارمەتیدانک لە بۆوانەی مامۆستانە لە هەر شوێنێک بەڵێ لە تیچینگیش یەک لە بەقوترین AI تووڵەکان یەکەمە نەک بەقوترین یعنی یەکەمە لەسەر ئاستی هەموو AI تووڵەکان ناوی EDU ئایدیا هەرچی ئەتوو بە خەیاڵت دادێ لە ڕەوزەوە هەتا وەکو خوێندنی دکتۆرە هەرچی بە خەیاڵت دادێ لێرە لەناو ئەو AI تووڵی هەیە بەس بڵێ ئەوە لە بۆتانم دانە لینکەکەی بەس بڵێ get started ئێرە فری ئێستا دەستە ناوێ دووبارە تو خۆت ڕجیستەر دەکەی ئەمە ڕجیستەرم دەرێت دەتەوێت چ بکەی یاڵە ئەمە دەمەوێت ئەها لێرە نووسرا create teaching materials باشەوە دەستمە ناوێ ئۆکەی دەتەوێت چ بکەی کاک ئەمە دەمەوێت یەکەم جار پلانی لە بۆ توێژینەوەکەی خۆت دانم یەکەم جار پلانی لە بۆ توێژینەوەکەی خۆم دانم ئۆکەی ئەوە بە پلان دەست پێ دەکەم دەربەسکا بێ زەحمەت تعریفی خۆتم لۆ بکە ئەتوو لە چێ دەرز دەرەوە لە پری سکول یان لە کیندەرگاردن یان لە سەفی ابتیدایی یان هەتا 12 یان لە جامیعی یان لە بۆ دکتۆرا و ماستێری بۆ نمونە من دەرم لە بۆ دکتۆرا و ماستێری دەرز دەرێمەوە ئۆکەی ئەتوو دەتەوێت لە چ دەرز برێەوەوانێ لە چ بوارێک دەرز برێەوە هەر بوارێکی کە تو دەرێن بۆ نمونە من دەڵم لە ئارکیۆلۆجی ئۆکەی ئارکیۆلۆجی تاوە ئەوجا لە ناو ئارکیۆلۆجیش دەمەوێت باسی کوردش ئارکیۆلۆجیم لۆ بکەی تاو کا یەکەم جار بەس پلانەکەم لۆدانێ ئەجا کۆنتێنتی محازەرەکان لۆدانێ ئەوجا کو ئاکتیڤیتی بە تەڵەبەکانی خۆم بکەم ئەجا کو هەڵ سەنگاندنیان لێ بکەم کو ئیمتحانیان بکەم کو نازانچیان چالاکیان لە پێ هەموو شتێک لێرە وجودی هەیە هەموو شتێک چت دەوێت لێرە وجودی هەیە کەواتە و لە ئاخیرەکەشی دەتەوێت بیکە لێسم پلانێک و برێ بە تاریخ لۆم دانێ و هەر شتێکی کە دەتەوێت لۆ دادنێ برێ ڕسمم لۆ دروست کە ڕسمت لۆ دروست دەکا وە کەواتە هەرچی شتێک کە پەیوەندی بە تەدریسەوە هەیە لێرە لە ناو یەک شوێنیاندانایە دەستیان خۆش بی بە تەمای مەبوونە بە حیاتی ئەمە هیچمان لۆ دروست نەدەکردن وەکو گوتم ئەوە ئیدیو ئایدیا پرسیارەکەی کۆتایی من لۆژ گەلک بەسەری ڕۆیشتم لۆی کاتەکەتان لێ نەگرم ئەرێ مستەقبل بەرەو چێندە دەڕوا ئەمە لە چێندەرین چ بکەین هەدانیشم برین دەبی نابی یان لەگەری بڕۆین یان ئەمەش بین تووڵی دروستکەین طبعا بەس وەڵامەک لە بۆ ئەو پرسیارەی گەورەترین پرۆژەی AI لە عالەم یابانیەکان خەریکینە ناوی ساکانایە ئەو پرۆژەی بە ناوی AI Researcher بە ناوی AI to improve AI واتە چۆن ئەمن AI چاکەمەوە بە AI چ دەکەن مامۆستاگیان دەرێتن بە $15 بە $15 ئەمن دەتوانم ساینتیفیک دیسکەڤەریت لە بۆ بکەم بە $15 دەتوانم ساینتیفیک دیسکەڤەریت لۆ بکەم واتە دەتوانم دۆزینەوەی هەر دۆزینەوەکت دەوێت ئەمن دەتوانم لە بۆت بکەم باشە ئەوەی کە خۆشە لە ئەخیرەکەی
دەرێت لە هەموو ئەنحای عالەم چێ دەیەوێ سکیلی هەیە لەو بوارەی با بێ ئۆتە لێرە لە کاریەس هەر لەوێندەر لە خوارێ چێ سکیلیە ئەو گوگل فۆرمە هەیە پڕ کاتەوە ئەگەمە زانیمان ئەو ماینسێتیت و ئەو سکیلیت و لەگەی هیمە دەژی ئەمە وەرد دەگرین کەواتە ئێستا دنیا لە لایەکی دیکەیە لۆیە دەبی ئەمە خۆمانی لەگەر بگونجێنین ڕاستیەکەی نەک خۆمان لەگەر بگونجێنین ئەوەی کە هەیە با بڵین ئەمە دەبی بزانین چ بکەین ئەوە چەند توێژینەوە کە کردرا لە بواری AI ئەوجا ئەمن زۆر جاران مامۆستاجان زۆر جاران حەزم لێ لەو کەسانەی کە ئەمن لەگەریانم و ئیش دەکەم و با بڵێن ئەوەی بکەین پرۆژەمان هەبی هەموو ئەوانەی کە لێرەنە ئەو توانایەتانەیە ئەنگۆ پرۆژەتان هەبی یەک پرۆژەی خۆمان باز دەکەین کە ئێستاوە ئیشی لەسەر دەکەین ئەو پرۆژەش بەناوی کوردش گەیتە ئینشاءڵڵا ماوەشی کەمی دیکە بڵاوی دەکەینەوە کوردش گەیت شوێنەکە لە بۆ کۆکردنەوەی هەموو توێژەرانی کوردستان بە هەموو فکرە و پرۆژەکانیان لۆ ئەگەر یەکێک لە سلێمانی ویستی لەگەر من علاقەی بکە لۆی توێژنەوە بکەین یەکێک لە زاخۆویستی لەگە هەڵەبجەی بکە بە هەر حاڵ ئەمە دامانێت تەمان بە کوردی ئەوە جارێ بەس وا ئیشی تێدا دەکەین بە سوپاسەوە مامۆستا حوسێن کە بە ئیشەکەی هەڵدەستی ئێستا ئیشێکی زۆر باشمان کردیە هەموو کەسێک بە کوردی دەتوانێت بڕوا لێرە ئەکاونتی بکاتەوە توێژنەوەکانی خۆی دانێ هەموو شتێکی لۆ دەکا وەکو چۆن لە ئۆرگ ئایدی کۆدەچیت لەداتێ کوردیش گەیت کۆدەچی کوردی وەردەگری کۆدەچی توێژەری کوردی وەردەگری دواتریش لێرە پرۆژەی دادنێن هەر کەسە کە دەیەوێ دەتوانی پرۆژەکانی خۆی ئیعلان کە چەند کەس دەیەوێ دەتوانی لێرە لەگەری با بڵێن پێکەوە توێژینەوەی بکەن زۆر سوپاس بوو زۆر بە سەریعی ڕۆیشتم بەس هەدەفەکەمەوە زۆرترین کەسی ئیستفادە بکە و شتەکان بگاتە ماشەڵای دێ وەڵام ماشەڵای دێ دکتۆر جان هەر جارێک کە بابەتێک باز دەکەی ئەوەندە بە پڕزانیاری و بە باشی و بە پێکەوە گرێدراوی باسی دەکەی کەس مەجاری ئەو لاولای نامێنێ دەبێت 100% تەرکیز بێت لەبەرەوە ڕەنگە پێشڕانە گەیشتوی هەمووی بابەتەکان خۆی پێ بدرێ وەکو پێداچنەوەکی خێرا بوو بەڵام بەسپاسەوە بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی مامۆستای زانکۆمان لەگەڵ قوتابی خوێندن و ماستر و خوێندی باڵا ماستەر و دکتۆرامان لەگەرە ئەوانش ئەوەندە بە سەریعی تێدەگەن ئەوەندە بە تامەزرۆیی دەتوانن دواترێ بگەڕێنەوە سەر تۆمارەکە سەر ڕیکۆردەکە دوای ئەوەی جەنابەت ئەگەر پێداچنەوەکت کرد سلایدەکانیش وەردەگرین ئەگەر ئەو ئەزیەتە بچێشی لە سلایدەکان یان لینکەکان دابنێ ئەگەر نامە سلایدەکانم بە شێوازێکدانای هەمووی هایپەرلینکە لەسەری بکە و یەکسەر دەستە ناو هەر زۆر باش ئەگەنا بیرمان لەوە کردەوەکو مێگاماین ئەمە وێردەك دروستکەین کە هەموو ناوەڵامی هایپەرلینکە بیکەنە PDFش ئۆتۆماتیکی دەیباتە سەر زۆر باشە دەست و چاوت خۆش بێ بابەتەکە زۆر هەڵدەگرێ بەڵام زۆر بە باشی ئەو سعاتێک کە دانرابوو تەختەی زۆربەی لایەنەکانی توێژینەوە کرا کە هەر لە سەرەتای بیرۆکەوە تاکو بڵاوکردنەوە و تاکو مەترسیەکان و هەروەها هەبوونی پرۆژە و بەیەکەوە کارکردن کە من زۆر سوودم وەرگرت بەڕاستی زۆر سپاسی جەنابەت دەکەم زۆر سپاسی ئەو کاتە دەکەم 300 کەس لە یەک وەقت لەناو زوم بوون ئەوە هیچ لە نابەناچاری توینە لایڤی یوتیوبیش لەوێژ لە سەروی هەفتاوەش کەس لەگەڵمان بوون خەڵکەکی زۆریش گلەیان نەکرد نەیانتوانی پەیوەندی بکەن بەڵام هەرەوەندەمان پێ دەکرێت لە ئێستادا گرنگەوەیە دەرگا کراوەیە دەرفەت هەیە مهم قۆڵی لێ هەڵماڵین و ناوی خوای لێبینن و نیەتێکی باش هەبی لە دوای توێژینەوەکان بەبەستی ئەو وێبینارە و وێبینارەکانی تریش بەڕێزان ئەوە نییە ئەتو 100% پشت بای ئای بەستی و پشتی لێ بکەیەوە وەکو دکتۆرش گوتی مەسەلەی بەکارهێنانی ژیری دەستکرد بە شێوەیەکی بەرپرسانە زۆر گرنگە ڕەچاو بکرێت چونکە ئەمڕۆ نابەیانی هەر کەشف دەبێت ئەمڕۆ لە هەواڵێکی با بڵێن بەپەلە بوو یەکێک لە ڕیڤیۆرە بەناوبانگەکانی نیویۆرک تایمز کە زۆر بەناوبانگیشە دەرکرا لەسەر کارەکەی لەبەرەوەی دەرکەوت یەک لەو بووک ڕیڤیوانەی کە کردبووی بە AI کردبووی ئەویش کوو بە دەرکەت یەکێکی کە بووک ڕیڤیۆچکەی لە گاردیان خوێندبەوە لەگەڵ ئەوەی زۆر لێ نێزیک بوو ئوسلوبەکەی چون متابعەیان کرد بە داداچوونیان کرد دەرکەوت بە AI کراوە و دەم و دەست دەرکرا لەبەرەوە تکایە ئابڕووی ئەکادیمی خۆتان بەوە مەبەستنەوە ئەتۆ بە دەستکەوتێکی کاتی بە ژیری دەستکردێکی 100% بچی هەموو شتەکە بکەی و بڵێ هی خۆمە
ئاساییە بەکاری بێنی بە شێوەیەکی بەرپرسانە لەو شوێنانەی کە ڕێگە پێدراوە بۆ بیرۆکەیە، بۆ گەڵاڵەکردنە، بۆ دۆزینەوەیە، بۆ هەندێک کاراسانی، نەک بۆ دروستکردنی داتای فێک و دواتریش ینی زۆر شتی ترکە هەیە پێویست ناکە. خۆ تووشیەوە مەکە چکە ئەگەر ئەو ڕۆژ ئای و تێرنێتەکان نەتوانن بیگرن 2 ڕۆژیت کە زۆر با بڵێن ئابرۆکە دەڕوا بەڕاستی. بەداخەوە خەڵکێکی زۆری کوردستان ئێستا تووشی ڕەتکردنەوە و ڕاکێشانەوەی توێژینەوەکانیان بوون لەو گۆوارە بەناوبانگانەی کە بڵاو کراونە تۆ پێی دەڵێن ڕیتراکشن کە زۆر سەحب کراوەتەوە، پاژەوەی بڵاویش کراوەتەوە، پاژەوەی کابرا ڕەنگە تەرقێشی پێکردوی، پاژەوەی فەخفەخەشی پێ لێداوی، لافیشی پێ لێدابی، بەڵام ئێستا ڕیتراکت کرایە چونکە دەرچووە بە شێوەیەک لە شێوەکان فەیک و ساختی تێدا کرا. لەبەرەوە تکاتان لێ دەکەین وەکو برایەک پێتان دەڵێن کە بەکاری شیرێنن بە شێوەیەکی بەرپرسیارانە و هۆشیارانە بەکار بێ، بە بەسمان نییە بە فێڵی لێ بکەیت بۆی بیشاریەوە، نەخێر زۆر بە علەنی بڵێ لەکوێ بەکارەتی نایە بۆ چۆ بەستێک بەکارەتی نا ئەگەر دەگونجێ لەگەڵ ئەو سیاسەتی کارکردانە ئاسایی. دکتۆر جان زۆر سوپاس، ئەو بەرچاوڕوونی هەستم کرد ضروریە بۆی ئەو قسانم کرد، باوە تێنەگەن کە ئەمە دیعایە لە بۆ دەکەین کە ئای دەتوانێت هەموو شتێک بکە، ڕاستە دەتوانێت، بەڵام کێشەشی هەیە، ئەو کێشانشت لە داهاتوو بۆ دروست دەبێ ڕەنگە ئێستاش کێشەی ڕێنەکردن و هەڵوسینەیشنی هەیە، هەندێک ئای هەیە ڕەنگە شتی فەی کردە بۆ دروستکە، ئەویش وەکو مرۆڤەکان قەت ناڵێ نازانم ئەگەر نەشی بێشتە کرد لە بۆ دروست دەکا ئەگە ساختەش بیان لەبەرەوە پێویستی بە دەبڵ چێک. دەستت خۆش بێ، زۆر سوپاس دکتۆر. با هەندێک پرسیار وەرگێن، پرسیاری زۆر هاتیە، دەستخۆشی زۆر هاتیە بەڕاستی، ئەوانەی دایانەوێ قسە بکەن ئەگەر دەستیان بەرزکەنەوە تکایە هاوکاری یەکتر بکەن، ئەگەر لە یەک خولەک تێنەپەڕێ کەمتریش بێ باشترە و یەکسەرش بچینە سەر پرسیارەکان باشە. ئەگەر ناوەکان بنووسن باشترە، چکە ئێستا یەکەم دانە لای من ڕێدێمی 9S دەرچووە، هەرچەند ئەگەر بتە دیعایەش لەو مۆبایلەکەی بەس فەرموو بە هەڵیگریت. مامۆستا سیروان ببورن ئەگەر ناوەکان و لەقەبەکان غەڵەت بێ. مامۆستا سیروان فەرموو. نازانم لۆ نەکراوە. باوچینە سەر شنۆ. مامۆستا شنۆ فەرموو. دەنگت نایە بفەرموو بێ زەحمەت. بەڵاو ئێوارە باش کاک دکتۆر. باشتر زەر چاک فەرموو. طبعا دەستخۆشی لە کاک دکتۆرەکەم دەستان خۆش بێ، بەڕاستی بابەتەکان بەسوود بوون. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ڕاستی ئەمن تەڵەبەمە و قۆناغی چوارم و تەڵەبەی بەکالۆریۆسم، بەڵام ئەمەوێت ئەو توێژینەوەی کە بۆ نمونە ئەو ساڵ ئەنجام دەم، یعنی توێژینەوەکی بەسیط نەبێت و چاوم لەوەی کە بڵاوی بکەمەوە و سوودێک بگێنم، بەڵام چۆن ئەو ڕێکارانە چینکەوە بۆ نمونە هاوکار ئەبن لەگەڵەوەی کە بۆ نمونە بتوانم توێژینەوەکەم بڵاو بکەمەوە و ئەو چۆن بڵێن جۆرنەڵانە کامانن کە سەپۆرتی ئەو جۆرە توێژینەوەانە ئەکەن. دەست خۆش بێ مامۆستا، زۆر سپاس. فەرموو دکتۆر. دەست خۆش. شنۆ خانە من تەڵەبەکانی خۆم ئێستا مەرحەلە چارن، بەحسەکەیان لە باشترین مجەلەی دنیایەوە ئەندەر ڕڤیۆ، ئیشێکی زۆر باش دەکەی، بەڵام ئەو پرسیارەیە تو دەیکەی زۆری دەوێت دەبی گۆڤارەکان بناسی. ئەمە لێرە وەکو سیمینارەکە لە بۆ کەسانێک کە گۆڤارەکان دەناسن، ئەمە لە ڕێگەی پێداگۆجیەوە یان دەکردرێ با بڵێن پێشتر هەر لە مێگامایندی باسی گۆڤارەکانمان کردی و کوالیتی گۆڤارەکان وانە دکتۆر ئیمداد دەتوانی بگەڕێ باشمان کردی و دوای لینکەکەش دادەنی لینچی ئەو سیمیناری کە پێشتر کردیتمان ئەوانی پێشترێک کرایە لەسەر چۆنێتی بڵاوکردنەوە و گۆڤارەکانشتانە هەیە. دەست خۆش بی دکتۆر جان. ئەگەر بیبێ یان سلایدەکەی لاوەی دکتۆریان سلایدەکەی بینیەوە بیدایەتی ڕەنگە باشتر بی تاوانی ترجوە دەگرین. مامۆستا شێرکۆ فەرموو. مامۆستا شێرکۆ. مامۆستا شێرکۆ فەرموو. بڵاو لە بەڕێستان قوربانجان، دەمبەخشن نامێت کاتان زۆر بگرن. بەڕاستی دکتۆر بردینە دنیایەکەوە هەم گەشتبینی پێداین و هەم ترسێکی پێداین بەوەی کە بەڕاستی بترسین لە بابەتی مەسەلەی بەحسۆمانە. دەستەکانی خۆش بە من لەوانەیە قسەیەکی وام نەبێت، بەڵام
بۆ پێشنیازێک بۆ جەنابی دکتۆر نەکەم کە ئەم بابەتە ببێ بە دەرسێکی یەکجار کاریگەر لە هەموو بوارەکاندا بابەتی میتۆدی توێژینەوە بەداخەوە زۆر بە مردووی خوێنراوە. من لێتی ناشارمەوە لە بەکالێورێز لە ساڵی 2009 دەتوانم بڵم خراپترین مامۆستا و دەرسێ پێگوتین کە دەمزانی زۆر گرنگە. بابەتی میتۆدی توێژینەوە، بابەتی نەزەریەکان، ئامار، ئەم بابەتانە زۆر گرنگن. ئەوە تا فەرمو ئای هاتۆتە پێشمان، ئای خەریکە هەمومان دەگووشێ. ئەم هەموو علمی کە ئێستا دکتۆر باسی کرد بەڕاستی خێت دەتوانم بڵم ئەگەر بێت و بەحسەکانی ئێمە داخلی ئەو شوێنانەکەین لەوانەیە کێفی خەجاڵەتیمان بەرز ببێتەوە. بەداخەوە دەڵێم لەگەڵ ئەوەی کە خەڵکی یەکجار بتوانە لە کوردستان پەیدا بوو ئەوڕۆ، بەس بۆ ئەمە نەکرێتە دەرسێک بەڕاستی لە زانکۆکان بکرێتە ئیجباری، بڵێ کاکە بابەتی میتۆدی توێژینەوە و مەسەلەی ئامار و ئەمانە ببنە دەرزگەلێک، یعنی وەک چۆن دڵە بەحث ببێتە بەحث بەڕاستی. ئێستا لە کوردستانی ئێمە زیاتر بۆ تەرقیە ئەو شتانەیە داوای لێ بردن نامێت کاتتان زۆر بگرم. مامۆستا شێرکۆ ئەمە ماوەی 6 ساڵ و نیو زیاتر لە بۆ 7 ساڵی دەچی لە پێداگۆجی ئەو بابەتانە باز دەکەین. هەر شتێکی نوێ بێتە پێش باسی دەکەین. زۆربەی ئەوانەیە کە لێرەنە لەگەڵمان بوونە لە پێداگۆجی بە نسبەتی ئەوەی کە بکردرێتەوانەیەکیش وەڵاهی وابزانم لە زانکۆی سەلاحەدین کردرا ئیجباری کە دەبی لە پۆلیەک دەرسەکەبی بە ناوی ژیری دەست کرد. نازام کواڵیتەکەی کووە، بەڵام پێشنیارەکە زۆر جوانە. ئەمە لە هەموو جاروە دەڵێن لە پێداگۆجی ئەو هەموو خەڵکە لە پێداگۆجی نزیکەی 3000 کەسێک زیاتر تەخەڕوجی کردیە. ئەوانە زۆربیان ئەو شتانیان خوێندیە دەتوانن بێن لە ناو زانکۆیەکانی خۆیان دووبارەی بکەنەوە. دەستیت خۆش بێ دکتۆر. ئەوەی من تێگەشتم لە مامۆستا شێرکۆ ئەوە نییە بەس ناوەکە هەبێت چێ دەیڵێتەوە، خۆ دەرسی میتۆدی توێژینەوە لە مێژە هەیە، بەڵام بەداخەوە نیسابی پێپڕکرابەوە، بەداخەوە کەسێک دەیگوتەوە ڕەنگە بۆ خۆی ئەسڵەن توێژینەوەی نەبووە یان نەیزوانیە بە شێوەیەکی شێوەکان هیوادارین ئەوە پێداچنەوە بکرێت. دەمەوێت قسەش بکەم کە ئەمە هەردووکمان هاوڕاینە لەسەر قسەی باوە تەکمیلە بی لە بۆ قسەی مامۆستا شێرکۆی کە ئەمە هەموو کاتێک لەگەر ئەوەی نەتوێژینەوە بکردرێ لە بۆ ئەوەی کە وڵاتەکە دیستفادەیکە نەک لە بۆ تەرقیە و لەقەبی. ڕاست دەست خۆش بێ. ڕاست. مامۆستا زۆزان فەرموو. مامۆستا زۆزان. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. دەستخۆشی لە دکتۆر عباس دەکەم. نمونەی زۆر بێت کە ئەو معلوماتانی کە هەیتی دەیبەخشی چونکە هەموو شتێک ببەخشین کەم دەکە، تەنها زانست ببەخشین زیاد دەکە. هەر نمونەی زۆر بێ. وەڵاهی ئەمن پرسیارەکەم هەبوو، طبعاً ئەوەکان هەموو معلوماتەکان هەموو زۆر گرنگ بوو، بەس ئەمە بەنسبەت جەماعەتی ڕیاضیات کێشەکمان هەیە. یعنی جاروەیە مەسەلەن سیستمەکی دەبینەوە کە لە مەجموعە هاوکێشەک پێکاتیە، ئەو هاوکێشە چۆن بە دوایدا بگەڕێن کە بزان چێ ئیشی لەسەر کردیانە، چونکە جاروەیە هەر ئەو سیستمە چەند ناوەکی جیاوازی درایتێ، یعنی بۆ ناوی دەگەڕم دەبینم لە جێش کە دەبینمەوە سوودفە دەبینمەوە دەبینم بە ناوشکە هەیە، یعنی ئەوەک هەیە مەسەلەن شتێک هەیە کە ئەم بەس بە هاوکێشە بیبینمەوە. دەست خۆش بێت. دەست خۆش مامۆستا زۆزان. مامۆستا زۆزان مامۆستاشم بووە دکتۆر. وەڵای شتەکەی ناوی نازام چ بۆتە ئێستا نایەتە خیاڵم ببینمەوە لە بۆتی دەنێرم عینە لە بۆ ئەو شتانە لە بۆ ماتماتیک بەکاردەهێنرێ وەکو جولیەسە شتێک بۆتە بەس دوای بەبیرم بێتەوە ئینشاڵڵا بەنامە لە بۆتی دەنێرم. مامۆستا بوشرا لە کۆمنت نووسیتی ئەمان تەڵەبەی بەکەلۆریۆس بووم، تەڵەبەی دکتۆر عباسی بووم، بەحسەکەمان لە گۆڤارێکی کیوتوب بڵاو کراوەتەوە کە ئەوەش جێ خۆشحاڵیە بەڕاستی. دەست خۆش بێت. مامۆستا خالید فەرموو. مامۆستا خالید مایکەکەت بکەوە فەرموو. دەستان خۆش بە زۆر سپاسانەکەم. زۆر سپاس بە دکتۆر عباس مەمنونی. بەڕاستی من 6 مانگ پێشتر لە پێداگۆجی بووم تەقریبەن دکتۆر عبازە ئەو معلوماتانەی ئەم شەو بیستم زۆر تازەتر بوون، یعنی ماشاڵڵا بێ کاک دکتۆر هەموو جارێ زۆر شتی تازەی پێ زۆر مەمنونینی. زۆر سپاس دەکەین. من یەک پرسیارمە بوو کاک وەڵا لەسەر مەوزوعی ئەو ساکانایەکەی ئەوەی یابان کە باست کرد، ینی بۆ نمونە من ڕاستۆزێک پێ نەگەشتم لەوە ئێستم نەگە فکرێکم بێ بۆ خۆم ئایەک دروستکەم لە بۆوارەکەی خۆمە ئەو فکرەکەم بۆ دانێت، یعنی پرۆپۆزەڵەکەم پێڵە چی بکەم و چی نەکەم. ئەوانە تیمەچیان هەیە مامۆستا خالید ئەوانە تیمەچیان هەیە لە بواری AI to improve AI ئیش دەکەن. وازحە؟ ئەگا تو فکرت هەبی فکرەکەی خۆتیان بدێ
بۆ نمونە ئێستا کۆنسنسس ئەی ئایەکەوە نییە ئەتو دەچی فکرەك دادەنێک و کۆنسنسسی زۆر بە پێش بێخی ئەوە ئای تو ئیمپروف ئایە وازحە ئەوانە ئەو تیمە چاوەڕێی کەسێکی وەچوت و دەکەن ئەو فکرانیان بداتێ ئەو جەدەچی لە گەریان ئیش دەکەی بەو شێوازێ دەست خۆش بێ زۆر سپاس مامۆستا خالید کاک دکتۆر کەریم فەرموو دکتۆر کەریم فەرموو مایکەکەت بکەوە سلام علیکم علیکم السلام ورحمة الله دکتۆر جان دەستخۆشی لە کاک دکتۆر دەکەین وەلەوە من هەندە لە مێژنێ داخلم نەمزانی ینی دوای داخل پێشەنێ دوای تۆمارەکە دەنێرینەوە دڵتان زۆر سپاس دەکەین طبعا دکتۆر عباس ئەوە ئەکتیڤە لەو مۆزوعی بەڕاستی یانی ئەمە هەر نزیکەوە دەیناسین زۆر سپاسی دەکەین لە بۆ ماندووبوونی لە پێداگۆجی لە ینی ئەوە زۆر مهمە وهو طبعا آثارهم خواهي قورش كده فرمي وخير طبعا إحسانه والله مداخلة من أوي كاك دكتور يعني دائما لهم جامعتي تجامع الطبي خمام بي تجامع صلاح الدين بي سنتري توجينا وهي كاك دكتور لو خوش دزاني بحث يعني لولاتي مغلطة يعني أو شخص ديكاو يعني اشتشي فير بو بكز ناري مع العلم دوليا يعني تمشاهده كي بحث كاني كلا امباكت فاكتوري زور برز بلاو دكريتوا زورن يعني زورن هندقات الدكسي هشت كسي لو خد زاني طبعا انا همو يد الله مع الجماعه هاد كسي ايش شي دكاتن لو تمشاهده كي لبغوفار زور از برز بلاو دكريتوا مو بس نيرداتيا يعني سنتري توجينوي زانكو كان مان بيستا اكتيف بكين اكتيفيشن بكين يعني حتى لنا حي متزلة دوسينوي متزلة قتاربون لم متزلة فيك يعني أنا هم يارمت الطلبة كان من تدا لما صار دكتوراه حتى لبكالوريوسيش أو نقطة شيء ترك هذا مداخلة بكم يارمتي مدن يعني أنت مش هذا كي توبيكي هردا بجري مش يفكر لقى طلبي أم برز براسي ومنكر دل التندرستي يعني مثلا دليل على تسبكين طلبات وبرو بقري ونازل نسي أو حالية بريء من كاك دكتور يعني إيما كبحث دكين لولاتان لأوروبا بحث بالدفتر دفروشي مشاكل وش برادر تطرقي بيكرد يعني مشاكل شي حل كالولات يعني أو مشاكل كده بحسب اختصاص مثلا استعمال أقسام الطبية كان بسين وزارة الصحة كانت تستعني هي مشاكل كانت شيء يعني لسلا أنا شيء ما حاول بدين يعني بحث شيء بكين أو مشكلة حل كين مثلا استلقرني بستيق درجين لا زال سبب الرئيسي سرطان ندوز رايته مالتي فاكتور بس نسي يعني بيستم مشرف أو بيكوا بدين بقرنا ولا بوزارتي معني سواء كان وزارة زراعية وزارة صناعية وزارة صحية التربرهم إلى آخره يعني أوش طبعا دقريته وصار سنتري توجينوي جامعة كيف يستدرين ما يبغى أوقاته بس كنت عايز زور سباس عندكم دي بارد السخوش الهم ولا شيء دكم بقول أجر لوقتهم قلت زور سباس فرمكاكر عباس دەستی خۆش بیتەوە منش ڕێیەکەم لەگەوی تەواوە لەگەڵ دکتۆری تەواوە یەک دوو کۆمنتی دەخینمەوە لەوانەیە کە هاتیە دەستخۆشی زۆر هاتیە و سپاس دەکەن دکتۆر جان مامۆستا شاگوڵ دەڵێ ڕاستە بابەتی ناوخۆیی دەبی هەڵبژێرین لە بۆ ئەوەی جەنابەت باست کرد بەڵام بە مەبەستی بڵاوکردنەوە لە دەرەوە ڕەنگە دەرفەتەکان ئەو توێژەرانەی کە زیاتر ئەو بابەتانە بڵاو دەکەنەوە کە وەکو دەڵێ شتێکی جیهانیە بۆ ئەوەی سایتیشن و باڵێنەوەیان زۆرتر بێت نازانم ئەویان چەند لەگەڵیان نا بڵایم لەگەر بەحسی لۆکەڵی یعنی بەحسی مشکلەی لۆکەڵی نەک لۆکەڵی بەڵێ مشکلەی حەلکەری مشکلەی لۆکەڵی خۆم دەکەی سایتیشنیش لۆ نەدادەوە لەو لۆشی دێوە مەدەشیکەین هیچ کێشەش هەندێک گۆڤاریشێ بە تایبەتی گرنگی بەوانە دەدا کە لە منطقەی دیاری کراوە دەکردرێت ئەجە گرنگە تۆ دەبی بزانی لەو گۆڤارانە بگەڕێی کە ئەو شتە بڵاو دەکەنەوە مامۆستا بەفرین باسیەوەی کردووە داتا زۆر گرنگە ئەگەر بتوانین هەماهەنگی هەبێت لە نێوان دەستگاکان و دامەزراوەکان گەورەترین مشکلەیە خۆزگە گیان لەمە بی ئەوە قسەی مامۆستا بەفرینی بکەن مامۆستا بەفرین بەسپاسەوە ئەوەی کردووە زۆر باش با یەک دووەش کە هەڵبژێرین چکە کاتەکەمان بەرەو کەمی دەڕوا مامۆستا شیراز فەرموو السلام عليكم باش دكتور السلام عليكم فرمو باش دكتور عباس سلامت بی علیکم السلام مامۆستا شیرازەت سلامت زۆر سپاس سەبارەت بز بەو کۆمنتەی ئەو مامۆستای ئەمنیەک بە خۆم دەستخۆشی لە زانکۆی سڵاحەدین دەکەم ئێستا حالیان دەرسە چیدانە لە بۆ AI
لبو مرحلة كان ماست طبعا كواليتي أواني ترنازان بس من وكو خوم كما مستيدر سكما أواني استاك دكتور عباس باسي كرت همو حتى استاكرديتا محاضرة ودايت ما قطابي كانيش طبعا لو أنا قطابي كان مهتا استا بلي من مرحلة سارة كان زور باشرن حتى بجوجل كلاس روميش داخلين بس أمن بيشناري كم ليرة أويا ما مستاي زور زيرك مان هلا زي ما أي صلاح الديني سرتها لزنابتو دستيب كين دكتور حق زيرك شي دسكردي أي بكار بينين دروز بكريتن تايبت بزان كوي صلاح الدين بي والله هي منها ما فكريتوم هي ما مستلمش لدوما اگر لبيداغوجيش لقرم بو بيدزاني كمنها مو هدف راستا موضوع بەڵام لەبەرەوەی ئیخساسەکەی خۆم ئەو ئیخساسە نییە بەڵام هەر کەسێک کە بێوێ لێرە توانایی هەبی بابێ بە سەرچاوان ئەمن حتا تەواوی نەکەن وازی لێناینم هەمووشی لەگەریدا بم هەرچەندە ماندەک ئای تۆڵمان دروست کردێ لە بۆ شتی دیکە با بڵین بەڵام لە بۆ ئەو بابەتەی نیمانە ئی دیکەمانەیە بۆ نمونە بۆ دۆزینەوەی گۆڤار جۆرنالیست دۆت ئینفۆ هەیە شتی دیکەمان کردێ بەس بە نسبەتەوەی کاتوو دەرێ ئەوانە کۆ کاتەوە ناوەڵە نیمانە پێشنیارەکەت جوانە چێ دەیەوێ بە سەرچاوان ئەم لەگەریمە دەستەکان خۆشی ئەمنی بەخۆم ئەگەر هەر کەسێک ئامادەیە بەخۆم ئامادەمە تیمەکەی دروستکەم بانە دەستەکان خۆش ئەمە زانکۆی سەلاحەدین هەلقل ڕێنمایەکی تایبەت بە بەکارهێنانی ژیری دەستکردا بدێ وەکو گۆڤار و وەکو دامەزراوەکان پێم وایە وەزارەت زۆر بە عامی باسی کردێ بەس دەڵێ ڕێژەی ئەوەندە وتەوە بەڵام ئەگەر بێ وردەکاری دەکرێت گۆڤارەکان و زانکۆیەکان ڕێنمایی تایبەت بە خۆشیان هەبی زۆر سپاس مامۆستا دووبارە مامۆستا ڕزگار فەرموو الو بەڵێ مامۆستا جان فەرموو دەنگم دەگات دکتۆر گیان بەڵێ مامۆستا فەرموو سلام علیکم عليكم السلام ورحمة الله وبركاته فەرموو من مامۆستا ڕزگارم قوتابی دکتۆرام و بە شانازیەوە هەر لە کولیەش قوتابی دکتۆر هیمداد بووم و دەستخۆشی لە سەلامەت من دەستخۆشی لە دکتۆر هیمداد و دکتۆر عەباس دەکەم بۆ ئەم وێبینارە پڕ زانیاریە نامەوێت لە کاتتان زۆر بگرم بە کورتی پرسیارەکەم ئەوەیە کاتێک بۆ نمونە من پەرەگرافێک دەدەمە ژیری دەستکرد بۆ مەسەلەن پروفریدینگ یان بۆ هەڵەی گرامەری ئایا بە پلەیجەریزم حساب دەکرێت یان نا زۆر سوپاس دەست خۆش مامۆستا ڕزگار ئێستا بەخۆی ئەو یەکەشکەش پرسیاری کرد بۆ لە چاتی چ تووڵەک هەیە تاوەکو ئێستا ئەو تووڵی کە هەیە لە بۆ دیاریکردنی ئەی هەر هەمان توولە کە پلاجیارزمی پێ دیاری دەکردرێت کە بریتێ لە تێرنتن ئەگەر ئایەکەی لە 20 بەرەو سەرەوە بیدەخینتەوە هەتا 19.9 بە سفری دادنێ واتە 19.9 لە 20ەوە دەخینتەوە 2021 کە دەشخینتەوە ریپۆرتەکە دەداتێ مامۆستا ڕزگار لە ناو ریپۆرتەکەی دوو بەشی تێدایە AI generated AI paraphrased ئایا ئەتو پارافرێست بە AI کردیان پارافرێست بە عفویان AI بەکارهێنای لە بۆ جنەرێشنی تێکستەکەی پارافرێز ئۆن دە مۆدیلی نییە بەس جنەرێتد نەکردبێ ئەو های دەخینتەوە تاوا مامۆستا ڕزگار دەست خۆش زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا سێ کەس دەستی بەس کتۆبە ئەو سێوەر دەگرین دکتۆر جان لەبەر کاتەکە تاوا دەگرین مامۆستا عەبدوڵڵا فەرموو السلام علیکم دەستان خۆش السلام زۆر سپاس بۆ کاک دووڕاواز بەڕاستی کۆمەڵێک معلوماتی زۆر بەسوود و زۆر تازەی پێگەیاندین من دوو پرسیارمان بوو لە کاک دکتۆر بەرک نەبێ ڕوونکردنەوەیان باتێ لەسەر یەکەمیان باسی AI توڵێکی کرد هیکس بایپاس یاخود هیکس AI کە تێکستێک با بڵێن لە ئەیکات بە هیومەنایز بوویت دووبارە خۆی ئەمە ئەیە با بڵێن AI تێکستێک بووە کاتەوە بە هیومەنایز ڕوونکردنەوەی چیە لەسەر ئەم بابەتە چۆنیش پرسیارێکی هەم ئەوەیە باسێکی سەرچاوی دارایی کرد چۆن توێژینەوەی زانستی بکەین بە سەرچاوەیەکی دارایی بۆ کەسی توێژەر و دەستان خۆش بێت دەست خۆش زۆر سپاس مامۆستا دەست خۆش مامۆستا عەبدوڵڵا بە من یەک شتت پێ برم ئەسڵەن بەخۆی هەموو AI توولەکان وەکو سەرچاوەیەکی بزنس بەکاردەهێنرێت ئەوەی کە دروستی دەکا هەمووی لەو بزنسە و دەشبینین یعنی یەک تۆز ئیشی تێدا دەکەی و ڕادەوەستی و جێکیس بایپاسیش عینەشتە AI لە بۆ AI بەکاردێنرێ هەر بزنسەکەیە گەرنا منیش دەزانم ئەوە شتەکە لەوانەیە یعنی هەندێک لە لیگەلی لا ببا
لۆیە بمەوێ نەمەوێ ئەم بەس تووڵەکانم پێ پیشاندن ئەوجا ئایا چیانیان بەکاردێنرێ کامی باشە ئەوە ڕێی خۆمتان پێ نارێم بەڵام ئەوە تووڵانەیە کە ئێستا هەیە پرسیاری دووەمی وەڵی دکتۆر نازم چ بوو ئەم شتێکی زنەوە خەریکی خوێندنەوەی ئەوانە بووم ئەگەر مامۆستا عەبدوڵڵا پرسیاری دووەمت چ بوو گوتت چە لە غەیری مایکێکی لە بۆ بکەینەوە بە کاتی بدەینەوە بەڵێ مامۆستا ئەگەر مای لەسەر خەت مامۆستا عەبدوڵڵا دەتوانێت ئەگەر نا دەچینە سەر پرسیاری تر هەتا دێتەوە مامۆستا ئاسۆ چۆن پارەی پەیدا بکەیتەوە دکتۆرەوە لەوان نووسین چۆن پارەی پەیدا بکەیت تەمان دووبارە مامۆستا عەبدوڵڵا من پێت دەرم خۆزگە وەزارەتی خوێنی باڵا جێی لە من بی ئێستا ناکردرێ ساڵی 2026 دنیای AI عەسری AI وەزارەتێکمان هەبی ئەو هەموو زانکۆیەمان هەبی هیچ ئێجنسیەکمان نەبی پارەی بدا لە بۆ توێژەران لە هەموو دنیاە هەر مشکلەکە هەبی ڕاستەخۆ پەلاماری توێژەران دەدەن چۆن ئێمە ئەو بابەتەی حەڵکەین ئەودا لە دوو لایەنەوە کە ئەمە لە پێداگۆجی بەم حاضرە باسی دەکەین چۆن فەند پەیدا بکەین لە بۆ خۆمان ئەو دەستگایانە چنە کووەریانگرین ئەوە ئەمە وەکو ڕەئی 100% تەئیدی ڕەیەکەی تو دەکەمەوە بەڵام ئەگە بچینە ناوێ وەڵاوە لێرە ناتوانینەوە باسی بکەین دکتۆر زۆر سپاس مامۆستا ئاسۆ حەمید فەرموو بەڵێ دەستان خۆش بێ بەڕاستی بابەتەکان زۆر جوان بوون دەست خۆش بێ دکتۆر عەباس ڕێزی دکتۆر ئاسۆ جان خۆشحاڵ بووم دووبارە توڵانە وەڵی پرسیارەکەم تقریبان وەکو ئەو بەڕێزانی پێشی من بوون پرسیارەکەم ئەوەیە باشترین طریقە چییە یعنی ئێمە بەدەستی خۆمان بینوسین دوایی بیدەینە AI یاخۆ هەر AI جێنەرەیت بێ و دوای ڕفرەیز بکرێت یعنی ئەمە بەڕاستی شتێکە وازەح نییە نازانی تۆ یعنی ئیسە ڕاستە هەنێک توڵت باس کرد وەکو تەرنەتۆن ئەوانە لەوانەیە بایپاس بێ بەس چیە زمانی ئەکاسبینێ شتێکی تر دروست نابێ و بە هەمان شێوە ئەوەت بکەم مەسان بڵێ وڵا ئەوە بەشێکی AI بووە بەشێکی AI نەبووە ئایا ئەوە هەندێکی بەدەست بووە هەندێکی بەدەست نەبووە یعنی شتێکی کە وازەح نییە ئەو ئەگەر بتوانی بۆمان وازەح بکەیتەوەیان باشترین طریقەمان پێ بڵێ مەمنونە بێ دکتۆر ئاسۆجان دەستەکان خۆشبی ماشەڵڵا بەخۆشت لە بواری دیجیتاڵی و ئەلکترۆنی یعنی پێرفێکتی من دەزانم دکتۆر ئاسۆ ئێستا سەرەتای سەر هەڵدانی ئایە لۆیە شتەکان لە لاما غامزە وەکو ئەوەیە کە با بڵێن یەکەم جار کۆمپیوتەر هات وەکو ئەوەیە یەکەم جار ئینتەرنێت هات ئایا ئینتەرنێت بەکاربینین کورد ئەو هەموو شتە خراپێتی حاسیبە کە دروست بوو حاسیبەوە نییە ئایش بە هەمان شتە کاکە ئێستا نازانین چی لێ بکەین ماوەچی دیکە هەمووی ڕوون دەبتەوە دکتۆر جان کورتەکەی پێدەرەمەوە هەموو ئەو تووڵانەی کە هەیە لە بە دوو هەدەف دانراینە هەدەفی یەکەم کورتکردنەوەی کاتەکە دوو دەستگەیشتن بە هەندێک زانیاری کە پێشتر مستەحیل بۆ دەستت بگاتێ ئەو کەسەی کە بەکاری دەینی لە هەر بوارێکی بۆ نمونە ئەمە گوتم لۆ فکرەی ئەتو ئەگەر ئێستا ئەگەر بیر بکەیەوە فکرێک دەبی کۆنتاکت بە 50 کەسی بکەی بزان چ مشکلەکەی ئێستا لە ئایتوڵی دەپرسی لە ماری خۆت بە ماوەی نیو سعات پێ دەڵکا کە مشکلەکان لە چەندرە فەرمو بڕۆ دایرێکشنی خۆ دیاری بکە کەواتە هەدەفەکەی لە هەر هەموو ئایتوڵەکانی کە بەکاری دەینی لە بۆ هەر خطوە چی شتێک بەکاردێک کە ئەمن پێتانم شاندا کاتت لۆ دەگەڕێنەوە دەست دەگاتە زانیارێکی کە پێشتر مستەحیل بۆ دەست بگاتێ ئەو بەڕێزی یەکەم جار دەستی برس کرد بوو ناوی جیهازەکەی دەرچووە فەرموو نازانم ئەگە خۆت بناسێنی ڕێدیمی 9S فەرموو سڵاوتان لێبێ شەوتان باش شەوتان باش سڵاوتان لێبێ شەوت باش سەلامەت بێ عەلەیکوم سەلام سوپاس مامۆستا عوسمانم لە سلێمانی جامعەی پۆلیتێک سەرچاوم ئوستاد دەستخۆشیتان لێ دەکەم زۆر سوپاستان دەکەم بەڕاستی دەستخۆشێکی زۆر زۆر و سوپاس و پێزانێکی زۆرم هەیە بۆ جەنابی دکتۆر عەباس من 6 ساڵ لەمەبەر هەر خوێندکاری پێداگۆزی جەنابیان بووم ئێستاش هەموو شتەکانم حفظ کردووە لای خۆم و ئیستیفادەی زۆریان لێ دەکەم دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی خاوەنسکیس و بەهرە و نۆڵێجێکی فراوانە دەستخۆشی لێ دەکەم هیوادارم تەندروست باش و تەمە درێژ بێ بۆ ئێمە زۆر سپاس دەکەم بەڵای ئەوەی کە ڕاستی شتێک لای من دروست بوو وازەح نەبوو لەسەر ئەو ئەپانەی کە بەکاریان دێنی لینکەکان بە تایبەتی جوونی و جولیەسەکە ئەم دوانە من پرسیارەکە ئەوە بوو وتی کە تۆ داتاکە داتا دێنی بۆ تحلیلاتی بانات و بەحسەکەت بۆ ڕێنجمنت دەکات و هەموو شتەکانت بۆ دەکات بەڵام تاوان بەپارەیە
پێ دەڵێ کە لی دەدەنەوە بە تابەتی دەستکۆبەس و ئیمپاکت فاکتەر وانە کە دەرناسیە پێ دەڵێ ئەمە ئایا کردوێتی لە 100 وتی بەشێک هەیە کە بەشی هومانیکە کە هومانستیە کە دەتوانێت لای ئای دەرناسێ ئەم ئایا کێشەی بەس لەگەڵ داتا هەیە لەگەڵ تەواوی سیۆرەکە بەعام ماڵە لەگەڵ داتا مامۆستاجان ئەو پەبلیشەرانە مامۆستا عوسمان جارە زۆر خۆشحاڵ بووم کە جۆم لێت بۆ جارشکە ئەو ئای تووڵانەی کە با بڵێن ئەمە بەکاری دەهێنین هەمووی دوو ئیتیکسی ڕئیسی هەیە دەرێ مەشکێنە هەموو مجەلەکان هەموو پەبلیشەرەکان دەرێ ئەو دوو ئیتیکسە ڕئیسیە مەشێنە ئەویش یەکەمینیان داتای پێ دروست مەکە یعنی بیسەلمێنە ئەو داتایە ئەتو دروست نەکردیەوە بەخۆی چوو داتایەکەت پەیدا کردیە ئەوە خاڵی یەکەمینیان خاڵی دووەمینیان ئەوەیە دەبی کاتێککە بەحسەکەت نووسیەوە نابی وەکو توێژەرێک لەگە خۆت بەکاری بینی بۆ نمونە نەڵێ بۆ نمونە ئەم تو توێژنەوەی دەکەین و جولیەسمان بکارێنە نەرێ عوسمان عەباس لەگەر جولیەس شتیوانەکەی هەبرێ ئەو دووەمان کردیتمان بەڵام بەم ساعەدەی جولیەس کردیتمان ئێستا مامۆستا هەر لەگە قسەکانی تو ڕفرێشەکەم لێ داوە ئێستا گەسەی دکەی بەنسبەتی جولیەسەکەی ئێستا لێرە داتایەکەی کردشانت دەزانم ئەو داتایی کە دایتمێ ئوستاز ئەو داتایی کە دایتمێ ئۆتە ئێستا بە پایتۆن داتایەکەی کۆدەکەی لە بۆ دانام دواتر لە بۆی کرمە تێبڵ ئۆتە تێبڵەکە دواتر ئەو تێبڵی هەستا بە چەند ئۆپشنەی جیاواز هەر هەمووی فیگەری لە بۆ دروست کردیمە بینیتە و ئەو فیگەرانەش هەمووی دەتوانی داونلۆدکەی و یعنی کێشەکیشی نییە وازحە ئەوە ئەو بەنسبەتی جولیەسەکەی خۆشبی زۆر دەستان خۆش زۆر سپاس مامۆستا شاگوڵ دەستی بەرزکردنەوە با بفەرمی مامۆستایان لەبەر کاتەکە هاوکارمان بن دا کورتکردنەوەی پرسیارەکان تکایە مامۆستا شەتان باش زۆر سپاس بە دکتۆر عەباس بۆ وێبینارە گرنگە دەست خۆش بێ مامۆستا عەباس مامۆستای خۆم بۆ من کات شانازی پێ بکەم پرسیارەکەی من سپاس دەکەم ژێ دکتۆرگیان بەڕێزی سەبارەت بە ئیفیک بوو چونکە بەڕاستی ئێمە لە دەستەی کوردستانی بۆ یەکەم جار لەسەر ئاستی وەزارەتی خوێندنی باڵا و سەرجەم یەکەم کۆرساکارمان پاڵپشتی وەزارەتی خوێنی باڵا تعمیم کرا بەسەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان و تەنها خوێنی باڵا نەبوو بۆ هەبوو لە هەر شوێنێک کە پێویستی بە ئیفیکە بێت بەشداری ئەو کۆرسە بکەی کە 15 هەفتە بوو لە زمانی ئەوانە باسی توڵی ئایش کرا ئایا ئیفیک لەم دنیای ئای و ژیری دەستکردا چۆن جێگەی ئەبێتەوە بەڕێز ئاماژەت بە یەک دوو سلایدک لەسەر ئیفیک بەڵام ئەگەر هاتوو بەکار بێم بڵێ هیومەناکی خۆش دەبی نازام لای منیش مامۆستا شاگوڵ گەیشت ئای و ئیفیکسی بەکارهێنانی ئای وەڵاهی ئەو مناقەشەی زۆری دەوێت هەرچەندە من حەزم نەکردوە برم ئەم بە خۆم ئەندام بووم لەو لیژنەی کە لە وەزارەتی خوێنی باڵا دروست کردرا لە بۆ ئای دکتۆرە ژاڵە و دکتۆر ئیبراهیم حەمەڕەش و چەند مامۆستایەکی بەڕێز لە دووهۆکو لە سلێمانیشی تێدا بوو ئەو بابەتە زۆری دەوێت ئیتر ئەوە دنیاەکەەوە کۆنتترۆلی کردیە بەڕاستی لە کۆنتترۆلی من و وەزارەت و کوردستان و عێراق ئەوانە دەرچووە ئێستا خەڵک وا باسی شتی دیکە دەکات ئێستاەوە باسی وای دەکەن دەرێن زانکۆیەکان مۆدیلی نمایەنە وەکو توێژینەوە لۆ ئەمە ناچینە ناو بابەتەیە من وەکو زانیاریەک ئەوانەی کە پێویست بوو پێم گەیاندن زۆر سپاس مامۆستا بەختیار فەرموو مامۆستا بەختیار فەرموو سڵاو مامۆستا ڕێزان لەوانەیە یەک پرسیاری یەک دوو پرسیاری تێوەگەن چکە بەڕاستی کاتەکە زۆر تێپەڕیە بەڵێ دکتۆر جان فەرموو مامۆستا زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەباس سپاس بۆ ئەساسکردن وێبینارە نامێت زۆر کاتی ئەوە بگرمەوەتم کاتەکەت بەرە کۆتایی پرسیارم لە بەڕێز دکتۆر عەباسەیە کاتەکە باس کرد سەبارەت بە گەڕان بە دوای کێشە گاپێک بدۆزیەوە لەو سایتی کە باس کرد لەو تووڵە ئایا ئێمە دەتوانین ئەو کێشانەی کە لە دەرەوە بڵێن توێژینەوە لەسەر کراوە سەبارەت بە بەشی کۆمەڵایەتی و زانست و ڕاتەکان باز دەکەم دەتوانین ئێمە لای خۆمان هەمان کێشە بەکار بێنین بۆ دامەزراوە یاخود بۆ کۆمپانیایەک کە لەوانە ڕکمیشکردنی کۆمپانیا یاخود دامەزراوەتی ئێمە جیاواز بێ لەوانەی دەرەوە دەتوانین هەمان کێشە بێنین لەسەر داتا و زانیاری کۆمپانیا و دامەزراوەکانی خۆمان
كانت توێژینەوە یاخودە سپاس بۆ وەڵامدانەوە. زۆر سپاس مامۆستا بەختیار. بەس خۆش والله دکتۆر هیمداد ئەمە دەمەوێت قسەی بکەم طبعا وەکو مابرێن کۆتا قسە بێتەن دوو مامۆستا بە ڕێزشمانە پرسیار بکەن بەڵام ئەگەر ئەمە سەکە لەوێت باودووە وەرگرم و ئەوان وەرگرا و جەم پێشنیاری نووسیبە و مامۆستا دیاری وەردەگرن مامۆستا نووسیبە فەرموو. سڵاو کاک دکتۆر زۆر سپاسان دەکەم تۆزێک پەلە بکەن یەکسەر مەمنون دەبێت دەستان خۆش بیسپاسان دەکەم زۆر سپاس لە بۆ کاک دکتۆری کە ئێستا بە شانازی و قوتابی ئەوم لە پێداگۆجی سپاس لە بۆ هەموو ئەو زانیاریانی کە دەبەخشیتن کاک دکتۆر وڵایم پێشنیارێکم هەیە بنسبەت ئەو وانەیە کە زیاد کرایە لە بۆ قوتابیانی قۆناغی یەکەم لە کۆلیژەکان بەڕاستی ئێمە کە بووینە قوربانی لەگە ڕێزم لە ئەو مامۆستایانەی کەوانەیان پێگوتین ئەم ڕێز و سڵاومان هەیە و خۆشەویستیمان هەیە سوپاسیان دەکەین کە ماندوو بوونە لەگەڵمان بەڵام دەمانەوێت کاک دکتۆر دەبڕێستان وەکو لایانی سەرەوەتر لە ئێمە ئەو مامۆستایانەی کە وانەی ژیری دەستکرد دەرێنەوە یعنی هەڵێنجراو بن پڕ زانیاری بن ڕاستی جیلێک پەروەردە بکەن و پێ بگەێنن کە وەکو ئێمە نەبن. دەست خۆش بگەیشت پیشنیارەکەت مامۆستا نووسیبە زۆر سپاس. مامۆستا دیار خەلیل مامۆستا دیار فەرموو. هیوادارم باش تەندروست بن. سپاس بۆ وێبینارەکەتان ماندوو نەبن. پرسیارێکمە بوو لە بەرەی کۆتاییە کاتێکە وەرگێڕانێک بکەیت بە AI بە هەر تۆڵێک بێت ئایا ئەچێتە ڕقالبی پلەجەریزمەوە یان نە؟ سپاس بۆ وەڵامدانەوەتە. زۆر سپاس مەمنون. بەخۆی لە مامۆستا دیاری وەکو وەڵامێک لە بۆ تو هەتاوەکو ئێستا بە قوترین توولی وەرگێڕان کە هەبی پرۆژەکە بە ناوی بلە.IQ کە لە بۆ کوردی و عەرەبی و ئینگلیزی لەو بەینەی دەیکا پرۆژەمان زۆرە با بڵێن لە کوردستان کە ئیش دەکردرێت لەسەری بەس ئەو بلە.IQ لە هەمووی بەقوترە هەر مامۆستایەکە لە بۆ زمان دەیەوێت ئەدەتوانی ئەوەی بەکارەبینی BLI.IQ حتا تێکست لۆ دەکا کتابیش لۆ دەکات دکتۆر جەم بە ئەویان پێپشاندە بە هەر ئەو سوودەش بگەێنین ئەوە یعنی با بڵێن تووڵەکانی دیکەی کە بەکاردەهێنرێت لەو بوارەی تووڵەکان تەنها تێکستن بەس ئەوە جیاواز لە هەموو تووڵەکانی دیکە چەند شێوازێکی دیکەی هەیە بۆ نمونە دەتوانانی لە ڕێگەی با بڵێن دۆکومنتەوە لە ڕێگەی OCRەوە بەڵێ دیکەکەش دادنێن بەسەر چاو ئەوە دەتوانی با بڵێن لە هەموو ڕێیەکەوە ئەتو بیکەی بەداخەوە پلاجاریزم نەمزانیە ئەو ئەم تێدەگەم مامۆستا چ دەرێت مەبەستی ئەوەیە لەوانەیە یەکێک بچی بەحسی بە زمانێکی ئینگلیزی بینی بیکاتە کوردی وە تو ئەوەی ئاسان نییە بەڕاستی ئەمە دەگەڕێنەوە سەرەوەی ئەو کەسێک کە توێژینەوەی دەکات لە پێش هەموو شتێکی دەبی ئەخلاقیاتی توێژینەوەی بپارێزی ئەوە کە زۆر زۆر گرینگە نییە نەخێر تۆڵک نییە. دکتۆر جان ئاخر قسە ئەوەی کە من دەمەوێت لە کۆتاییەکەی بیرم ئەگەر دەتەوێت باشترین ئیسفادە بکەی بڕۆ خولەکی چۆنێتی نووسینی پرۆمپت ببینە. نووسی بووم پرۆمپت ئینجینیرینگ کۆرس و وەرکشۆپ زۆر گرنگە بەڕاستی ئەوە ئێستا زۆروریە لە هەموو ئاستەکی تەڵەبەی بەکەلۆریەز بی ماستەر بی دکتۆرابی پرۆفیسۆر بی لە هەر ئاستەکی بی چۆن پرۆمپت دەنووسی ئەوەیە کە ئەتو جودا دەکاتەوە لە گەیەکەکی دیکە دوو کەسن هەمان فکرەیانەیە هەمان شتیان دەوێت بگەێنن بەڵام یەکەچان شارەزایە لە نووسینی پرۆمپتەکەی زۆر بە جوانی دەیدات یەکەش کە شارەزانیە لەوانەیە ئەو زانیارەی نەداتێت کە ئەو دەیەوێت. زۆر سپاس دکتۆر جان. زۆر سپاس دکتۆر کاتەکە هەر ئەوەندە بەشی کردەگەنا پرسیار شتیش زۆر بوو ئاخر پرسیارکە گرنگ بوو لەلام لە چاتەکە بەرچاوم کرد. دکتۆر پێشنیار و ئامۆژگاری چییە ئەگەر یەکێک لە ئێمە لە توێژینەوە دیتی کە شتێکی غەڵەت هەیە هەم زانستی هەیە هەم ساختەکاری هەیە ئایا بێدەنگ بین یا قسە بکەن؟ نەخێر دکتۆر جان ئەوە پرسیارە وەڵام منەوە نەمدیتێ بە شتێکی زۆر باش کردیە بزانم بینەرە ئەگەر بنارە نازانم وەڵی ناوەکەم بینەر ماوسێ بینەر طبعا ما دکتۆر جانە توش باسەکت لێ کرد
دەستگایەک هەیە و دەستگای لەسەر مستەوەی عالم ئیش دەکا ئەو دەستگای پێی دەگوترێ ڕیتراکشن وۆچ ئۆتە ئەوە با بڵین ئەوەکەیتی چۆن بۆ نمونە یعنی باو دەستگای بشو بهێنین بەوەی کە ئەها لە بواری میدیایی مەجموعەک دەستگا هەیە دێن چاودێری مەرسەد و باڵن ئەوەی وای ڕاست ئەنەکە دێن با بڵێن متابعی بواری میدیایی دەکەن ئەها کاکە ئەو هەواڵە فێکە ئەو هەواڵە ڕاستە لەو شوێنەی شتێکی واوەرگرن ئێرە ئەوەش تقریبا بوویتە شتێکی باش ینی کۆنتترۆلەکی دەکات دکتۆر زۆر باشە کۆنتترۆلەکی کردیە لەسەر ئاستی عالم کە ئەو کەسانێک کە فێڵ دەکەن لێرە کەشفیان دەکات ناوی بەحسەکانیان دادنێ یعنی لە چێن دەرفێڵیان کردیە لۆ بوویتە هۆکارێک کە بەحسەکان ڕیتراکتی واتە یعنی سەحب بکردرێتەوە هەرچەندە ئێستا شتی زۆر لەوەی باشتریش هەیە ئێستا سایماگۆ کە بە قوترین با بڵێن دەستگایە لە بواری ڕانکینگی جامعەکانی عالەمی ئێستا شتێکی نوێی دانایە ئەوە تقریبا مانگێک دەبی ناوی لێنایە ئینتگریتی ریسک ئینتگریتی ریسک چیە ئۆتە لێرە ئەوە پێ دەرێتن ئایا نەزاهی ئەکادمی توێژینەوە پارێزراوە یان پارێزراو نییە کام زانکۆ یەکەمە لەسەر ئاستی هەر وڵاتە کام شتێک دەتوانی لێرە ببینیەوە یعنی کەواتە ئێستا تەکنەلۆجیە با بڵێن دەستگایەکی دیکەمانەوە دەستگای پێ دەگوترێ RI سکوێر ئەو دەستگایە دێ ساڵانە لە هەر زانکۆیەک توێژەرەکانی چەند گەندەڵی دەکەن هەم ئەو شتێکی زۆر باشە لەوەی ئەتو ئاگاداربی توێژینەوە نەکەی بەس لە پێناوی ئەوەی کە توێژینەوەی بکەی ئەو جە لیستەکەی دادنێ لە چێن با بڵێن فرت و فێڵ کردرایە هەموو شتەکان دادنێ دەست خۆش دکتۆر جان زۆر سپاس بەڕێزان ئەو بابەتانە قسە زۆر هەڵدەگریت دەزانم بەڕێزێک دەستی بەرزکردەوە مەجموعەک پرسیاری شێ بەس بەداخەوە ناتوانین کەسی تر وەربگرین چونکە بەڕاستیەوە ساعاتێک و 47 دقیقە لەسەر خەتین بە ڕێز لە هەم کاتی دکتۆر و هەم لە بەڕێزانیش بگرین بەڕێزان دووبارە بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس زۆر سپاس لە بۆ پرۆفسۆر دکتۆر عەباس بورهان قادر ساڵحی کە ئەو وێبینارە پڕزانیاری و پێویستەی پێشکەش کردین و کاتی خۆی تەرخان کرد پێتان ڕادەگەێنین کە تۆمار کراوە دوای تۆمارەکەش بڵاو دەکرێتەوە بەڵام لە کەناڵی یوتیوبیش بە لایڤ بە زیندویەکە گوازرایەوە لەوێندەریش دەتوانن بگەڕێنەوە سەری لە زووترین کاتیش هەم لینکی تۆمارەکە هەم سلایدەکانیش لە بۆ ئێوەی بەڕێز دەنێرن لە چەناڵی وەتسەپی مێگامایند پلس لەگەڵمان بن بۆ هەفتەکانی داهاتووش وەکو پێشتریش بڵاومان کردەوە لەم مانگەدا لە مانجی 4 ئەوە یەکەم وێبینار بوو 3 وێبیناری تر ئامادە کراوە کە یەکیان لەسەر هەفتەی داهاتوو لەسەر دەنگ و جوڵە لە وانەگوتنەوە و پێداگۆجیە دوای ئەوە لەسەر نۆتبوک ئەڵێمە دوای ئەوەش لەسەر پێدانی نازناوی زانستی و ئیزراعەتەکانێتی کە بەسپاسەوە هەریەک لەلایەن کەسایەتیی بەناوبانگ و شارەزا و پێشکەش دەکرێت ئێمە دووبارە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە لە هەموو کوردستان لە دەرەوەی وڵاتیش لەگەڵمان بوون لە فشارەکان نووسراوە هەمووی تێدایە کە ئەوە جێی خۆشحاڵیە مێگامایند بۆتە سەکویەک بۆ کۆکردنەوەی ئەوانە کە ڕەنگە لە ڕێگای ئەو زانیاری و ئەو یەکترناسینەوە ببێتەوە هۆی هەوێنی بەیەکەوە کارکردنێکی زیاتر سۆران سلێمانی کەلار مەسیف پیرمام ڕانیا ڕەواندز هەڵەبجە کەرکووک سەنگەسەر و پشدەر دهۆک هەڵەبجەی شەهید شەقڵاوە ئەو هەموو ئەو شوێنانن کە مامۆستایانی بەڕێز تێدا بەشدار بوون لە لامان کە جێی خۆشحاڵیە بەڕاستی کاکتۆر ئەگەر قسەی کۆتایی هەبێ ئەمە تەواو بی زۆر سپاس دکتۆر ئەمنیش خۆشحاڵ بووم وەڵاهی وەکو مامۆستا وابزان مامۆستا زۆزان بگوتی یعنی علمیش زۆر خۆشە بیگەێنێت چکە من هەموو جارێک تاکید لەوەی دەکەمە لە پێداگۆجی زۆر مهمە ئەو علمەی کە پێتە بیگەێنی هەتا لە لای خۆت تەسبیت ببیەوە شکە زەکاتە بە تایبەتی ئەمن لە کارکردن لەگەڵ تو جێگەی شانازیە لە هەر شوێنێک ئەگەر مێگامایند پێویستی بە من بی هەر کەسێکیش دەزانن یعنی ئەوەندەی بە توانای من و کاتی من ئەوە بی ئەمن یعنی شانازی دەکەم خزمەتێک بگەێنم و شانازیش دەکەم بە تایبەتی لەگە تو ئیش بکەم دەستان خۆش بی ئیشەکانتان هەمووی پرۆفشنەڵە زۆر سپاس بەڕێزان شەو شەوگاتان ساد و ئینشاڵڵا هەر لە خۆشی و لە شادی داهاتکە دەبین